بەڕێزان لەرکوێن سلااوان لەبێ خوشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شادەبمەوە لەگەڵ کۆمەڵێک لە دیارترین و ناسراوترین و خەڵکانێکی ئەکادیمی کە گرنگیەکی زۆریان هەیە بۆ پرسی ئاو هەوڵێم وەڵامی هەمووی گەریانەکانی خەڵکی کوردستان ئەگەر هەمووشی نەبێت تا ڕادێکی زۆر وەڵامی پرسیارەکانی خەڵکی کوردستان لەسەر نیگەرانیەکانیان بەرەمبەر بە ئاو وەربگرمەوە بۆتان بەڕاستی ئەمەوێ ئەو وەڵامە ئەکادیمیەکان وەڵامی بنەوەکایە کوردستان ناوچەی مەترسیە بۆ وشکە ساڵی ئایا ئێمە خوددا سەرچاوە سروشتیەکانی بای ئەوە پێداوین کە لە دەرەوەی هێڵە سوورەکان بین سەرڕای گلدانەوەی ئاو سەرڕای دروستکردنی قەیرانی سیاسیش بۆمان ئەمە جگەلەوەی زۆر جار لەسەر ڕاستی سیاسی باز لەوا کرێکە ئەکرێ ئاو کارتێکی سیاسی بێت بەڕاستی هەندێک وەکو وەڵامێکی جددی ئەمە وەرەگرن هەندێکی ژۆکو وەڵامێکی ئەوتۆکە تێکەڵ یەکەن بە فوکاهیات و وەکوەوەی کە نەخێر وەڵامەکە نەرێنیە بەڵام هەندێک لە ئەکادیمیەکان ئەڵێن ناڵێن ئاو گلبینەوە لە خەڵک بەڵام ئیدارەدانێکی ئاوی باش ئەکرێ لە ئایندەدا کارتێکی سیاسی باش بێ لە ڕووی سیاسیەوە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە جا ئەم کارتە مەبەستمەوە نییە بەرامبەر بە ناوەند بەکار بهێنرێت یا بۆ تینوکردنی خەڵک بەڵام پاوەرێکە هەمیشە هێزێکە هەمیشە تفەنگێکە هەمیشە کاریگەری و ڕۆڵێکی ئەوتۆی هەیە کە هەر کاتێک دەستی بۆبەری کاردانەوەی خۆی دەبێت لەسەر ڕاستی هەرێمی بەخێراتن سەرچاوم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان ئێوەش بەخێراتن سەرچاوەکانم سپاس هیوادارم بە پرسیارە جوانەکانتان باسەکەمان دەوڵەمەندتر بکەن سەرەتا ئەمەوێ بە خەڵکی کوردستان بڵێ وەکەوەی کە لە پشت زۆرێک لە دیزایانی پۆند و بەندا و وەکو ئەکادیمێکی دیار و ناسرا و کە گرنگیت بۆ پرسەکە هەیە ئەو خەڵکانەی کە لەگەڵ هەموو هەواڵێکا دڵیانە گوشرێ کە ئایا خەڵکی کوردستان تینووە بێ ئایا شەقارە بێ خاکی کوردستان ئێمە لە ڕووی توانە سروشتیەکەەوە خواب بای ئەوەندەی پێداوین کە نەترسین دکتۆر بەڵێ ئەجا ئەگەر ڕێگام پێ بدەێ من ڕێگات پێ دەم بەس ئەمان بە کورتی زنجیرێک پرسیارمە من نەخشەیەکم کردووە بۆ بەنداوەکانی کوردستان ئەوانەی جێبەجێ کراوە و ئەوانەی کە جێبەجێژ هێشتا ماوە جێبەجێ بکەن دۆکانمانێ 7 ملیارە گۆمەسپانمان هەیە 97 ملیۆنە دهۆکمان هەیە 52 دەربەندی خانمانێ هەیە تقریبان بە حدودی 10 ملیار مەتر مکعب ئاومانەیە ئەگەر ملیارێکی لێلا دەی بۆ دێت ستۆرێج 9 ملیارمان دەبێتن من ناڵێم ئەوڕۆ هەمانە بەڵام ئینفراستراکچەرمانەواتە بنیەی تحتیمان هەیە لە بۆی ئۆندە ئاوە بتوانین گلی بدەینەوە باشە کەواتە 9 ملیار ئەگەر ئێستا ئێمە 6 ملیۆن و نیوە باڵێن دانیشتوانی کوردستان ئەگەر هەر نەفرێ 1800 مەتر مکعب ئاوی هەبێ ئەو وڵاتە بەکەم ئاو نازان بەڵکو بە وڵاتێکی بەڵام ئێستا 3 ملیار و 500 ملیۆن مەتر سێجامانە من باسی جارێ لە ڕووی ژێرخانەکان باز دەکەم باشە کەواتە پێویستمان بەچەندێ نزیکەی 12 ملیار ئەگەر ئاوی گلداوامان هەبێ هەروەها لوکیشنی زۆر میمەهی با بڵێن ئەو بەنداوانەی هەمانە ئەوانەی کە با بڵێن مقتەرەحە بکرێتن تەقتەقە 1 ملیار دەگرێ من داوەیە 333 ملیۆنە دەتوانین ئەکستێندی بکەین بۆ 1 ملیار لەبەر هێشتان نەخشەکە تەواو نەبووە باکرمانمانێ 500 ملیۆن دەگرێ لەگەڵ دەڵگە کە لە سلێمانیە ئەویش تقریبا 100 ملیۆن دەگرێ لەگەڵ سەدی زاخۆ کە ڕەنگە ئێمە ئەو تیمە ئێمە هەسین بە نەخشەدانانی هێشتان باوڕێ قرارمان کە لێ نەداوە چەند دەگرێت کەواتە لێرە 3 ملیارمان بۆ دێ ئەلەوێش نۆمانە بوو 12 کەواتە ئێمە وەکو ئینفراستراکچەر ئەگەر ئەو بێت و ئەو پرۆژانە جێبەجێ بکرێ لە سێفسای دەبین و ئایا چۆن دەتوانین ئیدارەی ئەو ئاوا بکەین ئیدارەی ئەو ئاوە نابێ سەدەکانمان بە مەزاجی ئیش پێ بکرێ خەڵکێک کە بێ ئەو ئاوە بۆ بەردەوە نازانم چین بێ وەکو لە ڕابردوودا ئەو شتە هەبووە کەسێک داوای کارەبای دەکرد و بەبێ ئەوە چونکە بۆ نمونە سەدی دەربەندی خان وەکو هەمومان کە دەزانین ناتوانین لە حدێکی معەن کەمتر بەتاڵی بکەین چکە کێشەیە هەیە ئێرە شوێنی ئەوەی نییە باسی ئەو کێشانەی بکەین باشە کەواتە دەبێ ئۆپەرێشن ئۆف دام زانستێکی یەکجار ورد و
گەورەیە یعنی چۆن تەشغیلی سود و چۆن ئیشی پێ دەکەی باڕێن بە سەدەکان لە چه حالەتێک دەیکەوە چۆن زیاترین ڕێژەیەک ئاو کەمتر لە بەنداوەکانە هەبێ مەترسی بنیادی لەسەر بەنداوەکە دروستەکە لە 100 لە دەربەندی خان بەس لەوێن دەرێت دروست دەبێتن لەبەروی هەندێک کێشەی جیۆلۆجی هەیە بەڵام ئەلەوانی ترنا کەواتە دەربەندی خان ئەبێ نێڵی لە ڕێژەیەک زیاتر ئاوی دابەزێ باڵێ باڵێ ناتوانێت ئەلەو حەدێم کەواتە ئێستاوە لە ناحەیە ئینفراستراکچەر بەڵام وەکو ڕیسۆز وەکو سەرچاوە ئێمە زەی گەورەمانێ خوا ئەو نعمەتەی داوە بە ئێمە 162 داهاتی زەی گەورەکە احتیمال دەکاتە سەرباران لە ناو خاچی کوردستانەوەتە دەوڵەتی تورکیا سەیطرەی بەسەریدا نییە چەند ماوە 138 تا 40 لە ناو خاچی تورکیا ئەوەی هی تورکیاش بەشێکی زۆری کەوتۆتە شوێنێک ئەو شوێنانە زۆر سەختن وڵاتی تورکیا نەیتوانیوە مەسەلەن پرۆژەی لەسەر دروست بکات دیسان ئەوانیشمان بۆ دێن ئەم 162 چەندیمان وەبەرهێناوە چەندیمان بەکارهێناوە چەندیمان ئێستا من دەتوانم بڵێم سەفر بەڵێ ئێستا پێ دەڵێم بۆچی بزانە زەی گەورە داهاتی زەی گەورە لە ئەسوە احتیمالات واتە لە خراپترین بارە لە وشکترین ساڵە واردی زەی گەورەمان 8 ملیار مەتر مکعب ئاو بووە بە هەدە ڕۆشتووە 100 ڕۆشتووە بێزگەلەوەی چەند کەسێک چەند دەستکە توور و سڵقی لە چواردەورەکەی چاندوت ئەلەوە زیاتر نەماتوانێت استفادە بکەن بزانە ئەو پرۆژانەی کە پێویستە لەسەر بە تەنیا بەنداوە یا ئەتوانرێ ڕێڕەوی ئەو بەنداو دروست نەکراوە باشە ئەتوانرێ ڕێڕەوی ئاوی بە شێوەیەکی ڕێوی ئاوی شتێکی زۆر ئاسان نییە بەڕاستی تۆ تەدەخلی طبیعەت دەکەی کە تەدەخلی طبیعەت دەکەی ڕەنگە گواستنەوەی ئەو ئاوانە نسبەیەکی زۆرمان بە داچۆڕان لێ بڕوە کە بە ئینگلیزی پێ دەڵێن سیپێج کە ئەوە شتێکی زۆر خەتە یاخود دەبێ منشەیەک بکرێت لاین بکرێتە دکتۆر ئێمە وڵاتێکی وەکو ئەڵمانیا خۆتە زانی ڕووباری ڕاین کە بە زۆرێک لە پارێزگاکان ئاڕوا ڕووبارێکە سروشتی نییە ئێستا بووە بە ڕێگایەکی ئاویش کە باخیرە و پاپۆڕی پیاڕوا و لە نەمساوە دێ و هەتاوەکو هۆڵندا و دوایەوە نازانمە چێتە کوێی تریش باشە خۆ ئەمە نە تۆبۆگرافیای شێوانوە نە دیمۆگرافیای تێکگاوە بە پێچەوانەوە بە شێوەیەکی ئیجابی کەوتۆتەوە ئەتوانرێت لە کوردستان شتێکی ئەو تۆ دروست بکرێ؟ ئێمە دەبێ جارێ بێن ینی کوردستان بە سەراحەت ناوەندی دارایی عێراق نییە کوردستان بۆ خۆمە دەزانین لە چه حالەتێکدا دەژین ئەگەر بەغدا ناوەندی دارایی عێراق بێت دەکرێ کوردستان بکرێتە ناوەندی ئاوی عێراق باشە؟ چۆن دەکرێتە ینی تۆ داوای منشەیەکی زەبەلاح لە من دەکرێت بە دەوڵەتێکی خاوەن نەوتی وەکو لیبیا نەبێ دروست نابێ ئەو منشایی تۆ دەڵێ مەسەلەن من ڕێڕەوی زێ گەورەکەم بەڵام ئەگەر بێ و چەند بەنداوێکی کە لەسەر بکەین من کۆمەڵێک شتم بۆت داناویان ئیحسایاتم بۆت کردووە لەسەر بەنداوی دەربەندی خان خوا دکتۆر ئەم قسات زۆر زۆر گرنگە یەمە وڵات باشە یەمە وڵات ئەگەر بەغدا بینەرانی بەڕێز ئەمە قسەی کەسێکی ئەعتیادی نییە کەسێکە کە قوڵ بۆتەوە زۆر لەسەر لە بواری ئاودا و قسەی دکتۆرێکی بوارەکەیە ئەڵێ ئەگەر بەغدا ناوەندی دارایی بێت کوردستان ئەکرێت بێ بە ناوەندی ئاو و بەبێ استثمارکردنی ئاو لە کوردستان ئایندێکی ئەوتۆ لە ڕووی ئاسایشی ئاوە بەڕاستی بۆ عێراق مسۆگەر ناکرێت یعنی ئەوە قسێکی تەرەفدارانە و قسێکی سیاسی و ئەم شتانە نییە کە ئێستا خۆتان نەزانن میدیا پڕ بووە لەم جۆرە قسانە ئەمە قسەیەکی زانستیە دواتر لە دکتۆرە پرسین چۆن و لابد ئیلا بێ هەرێمی کوردستان پشتگیری بکرێ و سەد بوارێکی سیادی هەتاوەکو ئێستا حکوومەتی عێراقی کێشەی بۆ دروست کردوین پارەی بۆ سەرف نەکردوین بەڕاستی ئەجا بە شێوەی مەیدانی کاکۆچەر وەکو ڕاستە خۆت بەڕێوبەری بەنداوی دوکانی بەڵام لەسەر مێزی بەرنامەکەم نوێنەری بەڕێوبەراتی گشتی بەنداوەکانی ئێستا وەزعی ئاو ئەم ساڵ چۆنە گەیشتونەتە خەتی سوور لە مەترسیدا
بەڵێ سلااوان لەبێ خۆشحاڵین کە لەم بەرنامە ئێوە دەین کاگرانس تابان ئەم ساڵێکی زۆر وشک بوو بەڕاستی باران بارین لە دوکار و لە ناوچەکانی پشتەوەی دوکان لەو شوێنانی کە هەمووی دەڕژێتە ناو دەریاچەی دوکانەوە یەکجار کەمباری یعنی دەتوانم بڵم ساڵێکە لە ڕابردوودا لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبوو بۆ شێوازە هایدرۆلۆجی کە ئێمە باسی بکەین کەوا هیچ ڕووبارێک بە نەدی ئاوەکەی لێڵ ببێ و هیچ کانیاوێکمان نەدی ئاوی پێدا بێ و زۆر کەممان بۆ هات ئەگەر پێشەوەی بێن بۆ بەرنامەکەتان کە لە یەکی دەوە ساڵی ئاویمان دەست پێ دەکا هەتا هەفتەیەک پێشتاکەیەکی شەش بوو بە تەنها 720 ملیۆن مەتر سێجا ئاو ڕژاوەتەوە ناو دەریاچەی دوکان و لە ماوەی ئەو چەند مانگەدا کەەوە ڕێژێکی زۆر کەمە لەسەر لە سەدا چەندی ئێستا لە کاتی ئێستادا لە سا 23 مانەی لە دەریاچەکەدا ملیارێک و 620 ملیۆن مانای لە سەدا 23 دوکاناوی لە سا 23 دوکاناویتایە بەڵە چەندێکە گرێ دوکان خۆی 7 ملیار دەگرێت ملیارێک و 620 مانای لە ناو دەریاچەکەدا لە کاتی ئێستادا بەڵە ئەمە دوکان باشە با تۆزێکتر لەسەر دوکان بوەستە دوکان لە سەدا چەندی سەرچاوەکانی لە ناو خاکی کوردستانە دوکان تقریبن لە سا دەتوانین بڵێن 55 بە 45 50 شتێک لەو بابەتانەیە باشە ئەو سەرچاوانەی دەرەوە چەنی زۆر کەمی کردووە یا وشک بووە لە ئێران ئێستا ئیستثمار دەکرێت خۆی سەیریکە کاگرنج کە من ئەڵم لە سا 50 بە 50 45 بە 55 ئێستا من ئەڵم 720 ملیۆنمان بۆ هاتووە ئەم ساڵ ئەو 720 ملیۆنە دەتوانم حەسریان بڵێم زیاتر لەوانەیە لە سانەوەتی لەو شوێنەدا بێت کە لە ناو سنووری وڵاتەکەی خۆماندایە باقیەکەی لەو دیوە ئەم ساڵ بەرەوەی ساڵەکە وشک بوو لە بەرەوەی هەموو ناوچەکە وشکە ساڵە بەتەنیا کوردستان وشکە ساڵ نەبوو هەموو ناوچەکە بۆ کەمێک ئەو کەمەی کە چوە بۆ لای ئەوان کە پێش دروستکردنی بەنداوەکانیانواتە پێش ساڵی 2007 ئەو کەمێشمان بۆ دەهات بە هەردووچیان بەیەکەوە لەوانەیە ئێستا 200مان بۆ پاتەیە بەڵام دڵنیام ئەوە لای خۆیان گلدراوەتەوە ئەم ساڵە وشکە ساڵەکاندا ئەوان هەڵی دەگرن تا ئێستا بریان نەداوەتەوە چەند سەد دروست کراوە کە پێشووتر ئەڕژایە ناو ڕووبارەکانی و سەرچاوەکانی ئەڕژایە دوکان و دەربەنیخانەوە ئێستا گل دراوەتەوە لە وڵاتی ئێران لەسەر ئەگەر یەکەم جار باسی زێ بچووکەین لەسەر زێ بچووک سێ بەنداو دروست کراوە بەنداویان لەسەری سەرەوەی لە پشت شاری پیرانشارەوەیە ئەوە بەنداوی سیڵەوەی پێ دەڵێن ئەوە تەنها ئاوی کۆکردوێتەوە بەنداوێکەیە لە خوار ئەوەواتە لە لای قەندیلە ئەو بەنداوی کانیسیبی پێڵم بەنداوی کانیسیب ئەو بەنداوە دوایی کە ئاستەکەی بەرز بووە لە ساڵی لافاویدا بەهۆی تونێڵێکەوە 36 کیلۆمتر ئاوەکە دەباتەوە بۆ دەریاچەی ورمیە واتە ئەو سەهۆڵاوی قەندیلەی کە لە ڕابردوودا بە زەی بچووکدا ڕێگەی دەگرێت و داهاتە بەنداوی دوکان و دواتر بەرە خواروی عێراق هەتا خواروی عێراق نەدەوەستا ئێستا لەوێەوە ئەکرێتە دەریاچەکەەوە دواتر دەڕژێتە ناو دەریاچەی ورمیەوە دەریاچەیەکی سوێرە و لە دواتردا دەبێت بە هەڵم بەداخەوە ئەوان بەهۆی گۆڕانکاری کەشوهاوە بەهۆی هەندێ شتەوە بیریان لێکردوتەوەم ئاوە دەبنەوە بوێ لەوە خراپتر ئەوەیە کەوا لە خوار بەنداوەکەوە چەمی بادیناوە هەیە وەکە ڕێک سەهۆڵاوی قەندیلە دووبارە ئەوە ڕژێتە خواروی بەنداوەکەەوە ئێستا بنیازن ئەوەش بەرنەوە ناو بەنداوەکە و بیبنەوە بۆ ئەوێ لە کەواتر لەو ئەو بەشەیەمان لە دەست چوە ئێستا بەڕاستی لە خوار ئەوی شەوە بەنداوی کۆڵەسەر لای ناوچەی سەردەشەیە مەسەڵەن کەوتۆتە خاکی کوردستانەوە نیە لە خاکی کوردستانی ئەو دیودایە خاکی ڕۆژهەڵاتی بەڵێ هەرچەندە بەڕاستی من سنە بەیا سلێمانی بەڕاستی جیاوازیەکی نییە ینی ئینسان 2000 خاکی کوردستانە و پێم وابێ لە سا 75 ئاوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوی شیرین کەوتۆتە چوار پارچەکەی کوردستانەوە بە پێی هەندێک سەرچاوە تر ئێوە پشت ڕاستێکەکەنەوەیان نا دواتر حەزەکەم لەسەر ئەمە قسە بکەن ئێمە 25 بەنداومانێ سیانی گەورەیە دوکان و دەربەنیخان و دهۆک ئێستا بە هەر هەمووی چەنێ ئاومان هەیە ئێستا وتم دوکان ملیار و 600 دەربەندیخانی شار لەو حدودەیە دووەکیش 36 ملیۆنی تایە دووەک بچووکە بەنداوێکی بچووکە گۆمەسپانیش 9 ملیۆنی تایە یعنی لە حدودی 3 ملیار سەر و 3 ملیار هەندێکمان ئاو هەیە بەڵە 3 ملیار و 200 3 ملیار و 300 لەو ناوەدا بەڵێ باشە بەس هێشتا بەتەواویتر لەمە بەدووە ئاو زۆر پێویستە بێت ینی ڕەنگە ئێستا لە سەدا 23 تێدا بێت دوکان مەسەڵەن ڕۆژانە بای ئەوە کەڤەرە بێت کە لی دەرهێنی لەو ڕێنجە بمێنێتەوە یا مەترسی زیاتر دروستە بێت کاگرن سروشتی بەندە وایە تۆ چەنێت پێ بێ ئەوەنە سەرفەکەی ئێمە لە سابی سێمان هەیە ئێستا لە ئێستاەوە مانگی 6 7 8 9 10 هەتا 11 تا 15 11 ئێمە ئەبێ بڕێگا و دابشکین بەسەر ئەو 5 مانگەدا و 6 مانگی کە تا 15 11 لەوانەیە بۆ ئێمە تارگێتەکەی ئێمە لەوانەیە ئەو 620 میلیۆنە دابەزێنین یاخود کەمێک زیاتر لەو بابەتە سەیری ئەوەکەین بزانین لە پشتەوە بۆماندیە بزانین ئایا وڵاتی دراوسی ئیش بە بەنداوەکانەکە ئەگەر ئیشی بە بەنداوەکان کرد ئێمە بەڵانسی ڕائەگرین بەڵام لە دوجاردا ملیارێک یا کەمتر لە ملیارێک لە دەریاچەکە دیاڵینەوە ئەزانم بەڵام هەندێک جار فشارتان زۆر لەسرە ساڵانە فشاری بەغداتان لەسرە پێتان ئەڵەن بەری بنەوە ئەوەی کە دکتۆر باسی کرد ماوەیەک پێش ئێستا جەنابی دکتۆر باسی ئەوەی کردوتی بە مزاج یعنی کە ڕەنج ئێمە لەوێ بەڕاستی
ڕێزم بۆ جەنابی دکتۆر بە مزاجیش ناکەین چونکە ئێمە لەوێ ئەمانەوێ ساڵانە ئەو بڕی کە هەمانە ئەگەر من بە تەنها لە پێگەکەدا بم حەزەکەم لە سا 50 کەم تریتیان نەبێ بەڵام بخۆ دەزانی کاگرن سروشتی وڵاتەکەمان وایە کوردستان ناوچە شاخاویەکانە حوزەکان لە کوردستانن دواتر ئاوەکان کە لێرە کۆ دەکرێتەوە دوجار ئێمە دەوێت بەری دێنەوە کە بەریشماندایە بۆ ناوەڕاستە و لە ناوەڕاست بۆ خوارەوە ئێستا ناگاتە خواروێرا ئێستا بەس بۆ ناوەڕاستە ئەو شانانی کە باز دەکرێت ینی ئێستا من ئەڵێم ملیارێک و 600م هەیە ئایا فشار چی لە من بکەن بڵێ ملیارەکە بەتاڵکە چینەوە ئەفشارێک لە من بکەن من ئەوانیشی زانن منیشی زانم ئەبێ و 600 بەردەمەوە ئێستەوە وەڵامە بۆ هەموو کەسێک کە پەیوەنددارە بەڵێ لە زۆنگاوەکان بێ لە بەغدا بێ لە هەر کوێ بێ خەتی سووری تۆ چییە؟ نایڵی دوکان لە چەند دانە خەتی سووری ئێمە ملیارێک یا کەمتر لە ملیارێک ینی 900 ملیۆن هەر کەس داوا لێ بکە بزانی لەم ملیارە ئەچیتە خوارەوە قوبوڵی ینی من ناڵم بەزە ملیاری بەڵام دوانێ هەتا 900 ملیۆن لە دوای 900 ملیۆن ئێمە ناتوانین ئەو ئاوە هیچی تر بەردەینەوە تەنها ئێمە دەتوانین لێرەوە هەتا تێکەڵا بە دیزلە بێ ناتوانین دامی ڕووباری دیزلە بکەین ئەوەی کە لێرە بەریە دەینەوە ئەو ئێستاکە حالیان ئێستا 6 ئەگەر بە ڕۆحیەتێکی ئینسانی سەیری کوردستان بکرا ئێستا کوردستان نەتوانرا چەند بەنداوی هەبێ بە پاڵپشتی دارایی حکوومەتی عێراق و کە قەت عێراق تووشی ئەم وشکە ساڵیە نەبێت کە باز لەواکەن لە ئایندەدا مەترسی ڕەنگە لەسەر 25 ملیۆن کەس ڕاستەوخۆ دروست ببێت ئەزانی کاگرنس تۆ ئێستا لە ئێمە کە باز لە گۆڕانکاری کەشەوەکان دەکەن تەبان ئەوان باشتر باسی یەکەن ئێمە ساڵ بە ساڵ ئەو بارانبارینەی کە لە دوکان و لە پشتەوەی دوکان دەبارێت دابەزیە ئەگەر ئێمە لە ساڵی 59 بۆ ساڵی 99 حسابێکی دوێنێ بۆ داتا هێنا بۆ لای جەنابە 700 میلیمەتر باران بووە ئەگەر لە ساڵی 99 بۆ ساڵی 2025 حسابەکەین دابەزیەوە بۆ 550 ئەگەر لە ساڵی 21ەوە کە ئەم شپۆلەی وشکانە دەستی پێکردووە لە 21 بۆ 25 حسابەکەین تەنها 400 میلیۆن بارانباریوە باشە ئەمە وەڵامی پرسیارەکەت ئەوەیە کەوا بارانبارین کەمە بێتەوە کەواتە ئێمەش و سنتەرەکانیش لە خوارەوە لە بەغا ئەوانی جو بابەتە ئازانێت لە بن و لە ئێستاەوە ئەبێ ڕابێن لەسەر ئەوەی کەوا خەزانی ئاو دروستکە ئەگەر دامیان بکردینە بەدڵنیایە تووشی ئەوە ئەبوون ئەگەر بۆ منە زیی گەورە لە ساڵی 2019 بەنداوی لەسەر بووە ئێستا لەوانەیە خاوەنی 3-4 ملیاری تر ئەو ئێستا ئەم دوو بەنداوەمان هەیە لە سەدا چەنی بۆ کوردستانە و لە سەدا چەنی بۆ ئەم دوو بەنداوە گەرپڕ بن لە ساسی ئاوی عێراقن لە ساسی بەنداوی دوکان و بەنداوی سوودەکەی لە سەدا چەنی بۆ عێراق و لە سەدا سوودەکەی ڕێژەیەکی زۆر کەم بۆ کوردستانە ڕێژەی بۆ کوردستانە و لە ساچەنی بۆ عێراق من بە لە ساکە پێت بڵم لە ساڵێکی ئەم ساڵدا کە من کەمەکەمەوە لەوانەیە لە سا 25 یا 30 چلی بۆ کوردستان بێ و لە سا 60 بۆ ئەم بێ بەڵام کاتێک کە زۆرمانەیە زۆر بەرەدەینەوە ئێمە کەممان بۆ کوردستان پێویستە زیادەکە بۆ ئەوانە واتە ڕێژەکە بە پێی بەردانەوەکە دەگۆڕێ یعنی لە باشترین مەسەرەن لە حاڵەتێکی زۆر باشدا لەوانەیە ئێمە لە سا 25 بۆ ئێمە ئەنجا ئێمە کەممان پێویست نییە بینەرانی بەڕێز هەمووتان نەچن بۆ هەولێر لە دوکانەوە بەس لەسەر شاخەکە و سەیری خوارەوە بکە بزانە لە دەشتی کۆیە ئەو دەشتێک کە شەقار بووە لە تینەتیا بە تەنیشتی ڕووبارەکەوەیە ئێمە ئەتوانین سەدان کێڵگەی کشت و کاڵی دروست بکەین لە هەرێمی کوردستانە نەک ئێمە پێویستمان نییە بەس ئێمە بەڕاستی ئێمە هەم حکوومەتمان هەم میلەتێکی بێموبالاتین بەڕاستی وە نەبێ ئێمە پێویستمان نەبێ وتت لە سەدا لە شەستی بۆ ئەوانە لە حاڵەتی ئەتیادیا هەشتای بۆ ئەوانە سوودەکەی ینی سەیریکە کاگرانس ئێمە وتم ئەگەر ئاوە بەپی بەردانەوەکەی ینی ئێمە هەموو ساڵە بەردانەوەکان جیاوازە بۆ نمونە من لێر لە دوکانەوە تاوەکو ئاڵتون کۆپری کە بە کوردستان حسابیەکەین لەو ناوەیە مەسەن ئێمە لەوانەیە 20 مەتر مکعبمان پێویست بێ 20 مەتر باشە ئەگەمە چل بەردەمەوە لە سا 50 بۆ ئێمە لە سا 50 بۆوانە ئەگەر 200 بەردەمەوە ئەو 20 لە 200ەکە لە سادەی بۆ ئێمە لە سا نەوەتی بۆ ئەوانە بەپی ئەو بەردانەوانە ینی ڕێژەکە دەگۆڕێ سابت نییە بەڵام ئاوایە بەس بە عام ڕێژەیەکی زۆر کەم ئێمە سوودی لێ بینین ئەگەر وڵاتێکی بەرەمهێن بین ئەتوانین هەتاوەکو پردێ هەزاران حەوزی ماسیمان هەبێ سەدان هێکتار ئەگەر نەڵێم هەزاران زەوی کشت و کاڵی بەراو دروست بکەین لە کەناری ئاوەکان هەر ئەتوانین دەشتی کۆی بکەین بە ناوەندێکی کشت و کاڵی هیچی کەمتر نەبێ لە شارە زۆر ئەجا تۆ لە مەجای کەشوهەوا و ئیداری ئاودا دوا کتێبت لێوار دیوە شارەوەکانی گۆڕانی کەشوهەوا دیارە مامۆستا خالید سلێمان ئەمە تازەترین کتێبێتی پێشکەشی منی کردووە و بەردەوام سەرنجەکانی گرنگ و وردن لەسەر بواری ئاو و ژینگە ئەمەوێ باسی ئەوەی لێ بپرسم پاش ئەم ناوبڕە ئایا مەترسی لە ئایندێکی نزیکدا مەترسی گۆڕانی دیمۆگرافی واتە گۆڕانی دانیشتوان بەهۆی ئەو وشکە ساڵیەوە کە ڕووی کردوتە عێراق
ئەگەری هەیە دروست بێ ئەگەری کۆچی ملیۆنان عەرەب هەیە بەرەو هەرێمی کوردستان کە زۆر جار لێرە لەوێ ئەمە بابەتی و ئارگۆمنتی زۆر نووسینی کوردیایی بینم پاش ئەم ناوبڕا بزانین وەڵامەکانی مامۆستا خالید سلێمان چییە. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ پرسیاری ئەوەم پێش ناوبڕەکە لە مامۆستا خالید سلێمان کرد کە ئایا مەترسی گۆڕانی دیمۆگرافی و مەترسی کۆچکردنێکی بێشومار هەیە بۆ هەرێمی کوردستان؟ تا ئێستا بۆ کوردستان نەبووە بەڵام مەترسیەکە لە پێشمانایە. ئەتوانم دوو جۆر مەترسی کۆچی ژینگەی یان کۆچ بەهۆی گۆڕانکاری کەشەهاوە دوو جۆر باسکەم. جۆرێکیان ئێستا تیاژین کە کۆچ دەستی پێ کردووە و جۆرێکیشان کۆچێکی داهاتووە لە ماوەی 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵی داهاتووە. با باس لەوەی ئێستا بکەین. ئێستا لە باشووری عێراقا بەهۆی نەبوونی سەرچاوەکانی ئاوەوە بەهۆی وشبوونەوەی زۆنگاوەکانەوە بەهۆی لە دەستدانی دەرامەتەوە ئەمڕۆ بە گوێرەی داتایەکی ڕسمی کە لە پارێزگای زیقارەوە بەدەستم کەوتووە تا ئەمڕۆ زیاتر لە 10300 خێزان کۆچیان کردووە شوێنەکانی خۆیان بەجێ هێشتووە و بەرەو شارەکان هاتوون بەرەو شاری ناسریە بەرەو شاری کەربەلا بەرەو شاری نەجەف. ئەمە ئەگەر ئێمە بە هاوکێشەیەکی ماتماتیکی باسی بکەین ئەگەر هەر خێزانێک خێزانی باشوور بەڕاستی زۆرن ئەگەر هەر خێزانێک لە 7 کەس بژمێرین ئەوە ئێمە باسی 72,000 کەسەکەین کە ئێستا لەم ساڵانەی دوایە کۆچیان کردووە لە ناوچەکانی خۆیانەوە بەرەو شارەکان. ئەمە جۆرێکە لە کۆش هەڵبەتە هەر بەپێی ئەو داتایی لە ناو شارەکان وت فەرمووت بۆ بەغدا و کەربەلا و نەجەفوانە لە ناو شارەکان توانای دابینکردنی پێداویستیەکانی ئاو هەیە تاوەکو نەخێر واتە ئەوێ سەیف زۆنە شوێنێکی ئامینە. بەڕاستی ئەوەی کێکە لە ئالەنگاریە کان کە تووشی عێراق بووە چونکە لە ناو شارەکانە کە ئەو کەسانە دێن ئەم دەیان هزار خەڵکە دێن پێویستیان بە ئاوە پێویستیان بە وزەیە پێویستیان بە جێگەی دینیشتە جێبوونە پێویستیان بە دەرامەتە پێویستیان بە خۆراکە و پێویستیان بەکارە ئەوانیش خەڵکی بازارە بەس باسی ئاوەکە بکەین. ئاوەکە ئەو لە تینوەتیا ئەچێ بۆ کەربەلا خۆی تینو نابێ کاریگەریکی زۆری هەیە بەڵێ کاریگەری کردوتە سەر شارەکانیش نەک تەنها کەربەلا هەروەها ناسریە و ئەو خەڵکانە لە شوێنی زۆر پشتگوێ خراوە ئەژین و تەنانەت ئەتوانم بڵێم لە حاڵەتێکی زۆر ئابووریە خراپە ئەژین بە تایبەتی لە ڕووی دەرامەتی ئاوەوە. ئەمە ئەو جۆرەیە کە ئێمە ئێستا تیای ئەژین یعنی شتێک پێش 10 ساڵ پێش 15 ساڵ ئێمە باسمان ئەکرد کە ئەم کۆچە دروستە بێ بەڵام ئێستا ئێمە تیای ئەژین. حاڵەتێکی تری کۆچ هەیە کە ڕنج ئەوش ئەوەی لە داهاتووە دروستە بێ نەک بەهۆی کەم ئاوی وشکە ساڵیەوە بەهۆی زۆربوونی ئاوەوە. زۆربوونی ئاو؟ بەڵێ ئەوە لە عێراق شاری هەرسێ شاری بەسرە و عیمارە و ناسریە لە ژێر هەڕەشەی ئەوەیان ببنە ژێر ئاوەوە. بۆ چونکە توانەوەی بەستەڵەکەکان بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا و بەهۆی بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری پلەی گەرما ئەو کاتە شارێکی وەک بەسرە شارێکی وەک ئەسکەندەریە لە مەسر شارێکی وەک عیمارە وەک ناسری ئەمانە بەشێکی زۆری ئەم شارانە لە ژێر هەڕەشەی ئەوام کە نەژێر ئاوە ئاوی کوێ ئاوی دەریا کە ئاویکی سوێرە تەنانەت ئەو کە سەر ئەکەوێت ئیتر خاکی کشت و کاڵی لە ناو ئەبات دانیشتوان جێلق ئەکات ئەمەیان ئەتوانین لە مستەقبەلە یعنی لە دوای 2050 ئەمە توێژینەوەکان باسیەکەن و ئەمەیەکەن کە لە ئایندێکی نزیکدا ئەمە توێژینەوەیەکە لە ساڵی 2019 یەکێک لە سنتەری گۆڕانکاری کەشوهەوا لە ئەمریکا بڵاو بووتەوە و کەسێکی زۆر پسپۆر لە عێراقا زۆر ژیاوە و لێکۆڵینەوەیکی باشی کردووە لەسەر عێراق و لەسەر ناوچەکە بەڵێ ئەمەیەکێکە لەو پێشبینایی کە ئەکرێ بەسرە لە ژێر هەڕەشەی ئەوەیە کە بێتە ژێر ئاوە کە ئەمە ئەبێتە هۆی کۆچێکی ملیۆنی. بەڵام حاڵی حاضر ئێمە لە کۆچێکین ئەو کۆچە توانم بڵێم دەیان هەزارە ئەو دەیان هەزارە ڕویان نەکردوتە هەرێمی کوردستان بەقەدەر ئەوەی ڕویان کردوتە شارەکانی باشووری عێراق. باشە دەرەنجامەکانی گەرمبوونی زەوی زیاتر لە وڵاتە بێ ئاوەکاندا زۆرتر کاریگەریە بێ یا وڵاتەکانی کە نزیک دەریان خۆی گۆڕانکاری کەشوهەوا دەرەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت. بۆ نمونە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا ئەم شوێنە بەشێکی زۆری ئەم ناوچەیە ناوچەی بیابانن یان نیوچە بیابانن ئەمە یەک. دووەم ڕووپۆشی ڕۆکی لەم ناوچەیە زۆر کەمە
ئەمە دوو سێیەم سەرچاوی ئاوی سازگار لەم ناوچەیە بە بەراورد لەگەڵ ڕێژەی دانیشتوانە کەمە لە سایەکی ئاوی سازگاری دنیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە بەڵام لە سا 6 زیاتری دانیشتوان لەم ناوچەیە ئەگەر لە چاڵایەکانی گۆی زەویە دەریای تازە دروست ببێت نا ئەمە شتێکە یا لە بیابان ئەبارێ و لە شێوەی لافاوە ڕوات جۆرێک لە لافاو هەیە بەڕاستی بە عەرەبی بە کوردی نازانم پێڵێن لافاوی فەیدی ئەوەی لە شوێنێکی تر بارانە بارێ بەڵام لە شوێنێکی تر لافاوەکە دروستە بێ بۆ چونکە زەوی ئەوە نەوشک بووە توێژاڵی یەکەمی زەوی ئەوە نەوشک بووە توانای هەڵمژینی ئەو ئاوەی نییە بۆیە لافاوەکە دروستە بێت ئەبێتە هۆی زیانێکی زۆر گەورەش بۆ دانیشتوان بۆ خاک بۆ هەموو شتێک بۆ سیستەمی ئیکۆسیستەمی ناو خاک یەکێک لە گرفتەوە مەسە گەرمبوونی زەوی مەسەلەن ئەو ترێ بە عەربی فەواید القومی عند القومی مصائب القوم عند القوم فواید ئەگەری هەیە زیانی ئەم گلۆباڵ وۆرمینە ئەم گەرمبوونەی زەوی بە خێری هەندێک ناوچەی جوگرافی تر بشکێتەوە هەندێک لە کۆڵینەوە وای ئەبینن بۆ نمونە لە وڵاتێکی وەک کەنەدا ئێستا حسابی ئەوەکەن ئەڵێن ئێمە لە 100 ساڵی داهاتووە ئەبینە وڵاتێک وەک ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانین ڕێژەیەکی زۆر ترێمان هەبێت ئەمە بیرکردنەوەیەکە و هەروەها وڵاتێکی وەک رووسیا بتەن تەنانەت ینی ناوچەکانی وەک سیبیریا ئێستا بیریان لەوە کردوێتەوە کە توانەوەی ئەو بەستەڵەکانە ببنە هۆی ببنە سەرچاوەیەکی زیاتری دەرامەتی ئابووری بۆ ئەو وڵاتانە بەڵام لە کۆتاییە کە بەشێکی زۆری دانیشتوانی تری دنیا بە تایبەتی باشووری دنیا تووشی کێشەی بێ ئاوی و کێشەی برسێتی و کێشەی ڕەو کۆچ ئەبنەوە ئەو کاتە ئەمانە ئەبنە هەڕەشە بۆ سەر هەموو دنیا ئێستا کوردستان چۆن نەبینیت وەکو شارەزایەک کوردستان ناوچەی مەترسیە لە ڕووی گۆڕانکاریی هاشەوە بڵێ باشە بڵێ لە ڕووی گۆڕانکاری ئەگەر یارمەتیم بی بەس بۆ ئەوەی نییە ئەم قسەی هەروان نەبێت ئەمڕۆ یەکێک لەو حەوزانەی کە لە دنیایە بە ڕێژەیەکی زۆر بەرکەوتەی گۆڕانکاری کەش و هەوایە حەوزی دەریای سپی ناوەڕاستە کاڵێم حەوزی دەریای سپی ناوەڕاست هەروبەر بەری باکوور و بەری باشوور کوردستان بەجیا لە ناوچەکانی تری عێراق مناخی کوردستان کەش ئاو هەوای کوردستان ئاو هەوای دەریای سپی ناوەڕاستە بۆ نمونە لە پاریس با ببوورە لە فەڕەنسا ترێ هەیە لە ئیتالیا لە ئیسپانیا ئێمەش ترێمان هەیە کەواتە ئەمە مناخەکەی ئێمەیە بۆیە ئەمڕۆ کە ئەم گۆڕانکاریە تووشی ئەم ناوچەیە بووە هەڵبەتە ئەمە بڵێن شەرحێکی زۆرە وێ لەو کتێبەیە بە درێژی باسم کرۆ ناتوانم لەم بەرنامەکە بۆ تەرخانکەم کەواتە ئەوانەی کە حەزیان لە باسەکانی مامۆستا خالید سلێمانە ناوی کتێبەکەی لێوار دیوە شارەوەکانی گۆڕانی کەش و هەوا لەبەر ئەوەی بۆی زۆر بە کورتی بەشی بەشدارەکانی میوانەکانی تر هێنا یعنی وەڵامی پرسیارەکەم یعنی ئێمە احتیمال هەیە تری زۆرمان دەستکەوێی چی احتیمال هەیە لە احتیمال هەیە ترێ لە دەستبین بەڵێ بەهۆی گۆڕانکاری کەش و هەواوە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە احتیمال هەیە ترێ لە دەستین زۆر درەختی تر ئێستا ئێمە درەختی ترمان هەیە بۆ نمونە داربەڕوو لە ژێر هەڕەشەیە زۆر درەختی ترمان هەیە هەڵبەتە شتێک هەیە کاک ڕەنج زۆر گرنگە بوترێ ئەوش ئەوەیە ڕێژەی کەمبوونەوەی دابارین لە هەرێمی کوردستانە لە شەو ڕۆژێکا دروست نەبووە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە دروست بووە ئەمەش سروشتی گۆڕانکاری کەش و هەوایە دەستخۆش ئەم قسەیەکی گرنگی کرد 40 ساڵە مامەسا فەرمێ 40 ساڵە کەمی دابارین دەستی پێ کردووە لەم 40 ساڵە خۆمان 4 ساڵی حکمی خۆمانمان کردووە وانە هەستەکەی بەقەدەر ئەوەی کە بەردەوام ئاماژە سروشتیەکان پێی وتوین خۆتان کۆکەنەوە ئاگادار بن ئاو زۆر گرنگە ئاو چەکی ئەگەر بۆ هەموو دنیا ئاو پێداویستیەک بێ و ئاوەدانی بێ بۆ ئێوە چەکیشە بۆ ئێوە سیاسەتیشە بۆ ئێوە ئیدارەشە بۆ ئێوە داهاتیشە لە چاو سەرچاوە سروشتیەکان و ئەوەی خواپی داوین ئێمە ئیدارەمان کردووە بەباشی دەست خۆش بێ زۆر سپاس من سەرەتا جوابی ئەو پرسیارە دکتۆراکەی من ڕێک جوابی ئەو پرسیارەیە چونکە من 40 ساڵی ئاو هەوایی کوردستان و منطقەی سلێمانی وەرگرتووە کاریگەری یعنی دکتۆراکەم بۆ عینوانەیە گۆڕانی ئاوهەوا و کاریگەری لەسەر ژینگەی سلێمانی و دەوروبەری لە هەموو ڕووەکانیەوە ئێمە هەتا وەکو پاریش کێشەیەک هەیە جاری وایە
با بڵێم ئیعلامیەکان تۆزێک کێشەمان بۆ دروست دەکەن ئەویش ئەوەیە کە بارانێکە بارەیە یەکسەر لە شکور و وشکە ساڵی تێپەڕی ئەمە گەورەترین مەترسیە من لەم ڕۆوە ئەترسم ساڵی یەکەم بارانە بارێ یەکسەر کەناڵێکە چێتە شوێنێ ئەم کانیە 20 ساڵە نەتەقی و ئێستا تەقیوە ئەمانە هەمووی گەورەترین مەترسیە ئێمە 4 وشکە ساڵیمان هەیە ئێمە وشکە ساڵی ئاوهواییمان هەیە کە بینیومانە و ئێستا 40 ساڵ ئێمە لە وشکە ساڵی ئاوهواییان وشکە ساڵی پێوەری بەڵێ پێوەری هەیە یعنی تۆ کاتێک ڕێژەی بارانێک کەمە بێتەوە ڕێژەی بە هەڵمبوونیش زۆرە بێ سپۆڕێکی عالمێکی جیهانیە ئەڵێن نابێ ئاوهەوا بە پلەی گەرما و باران بپێوین ئەبێ بە پلەی گەرما و بە هەڵمبوون بپێوین بە هەڵمبوون گەورەترین مەترسیە کە لای ئێمە قسەی لێ ناکرێ ئێمە وەکو دکتۆریش ئاماژەیەکی من هەر لەوە نامێ ینی تۆ ئەوە یەکەم هی ئاوهەواییمانێ دووەمیان ئێمە گەورەترین کێشە کاک دکتۆر و کاک چالاک و هەموو کەسەکانی جوانێ بزان ئێمە بەس لەبەرەوە نییە ئەم ساڵ باران باری ئەم هەموو کانیە و باران کەم بوو ئەم هەموو کانیە وشتی کرد ئەم هەموو ڕووبارە وشتی کرد هەموو ڕووبارە ڕئیسیەکانمان بەشێکی زۆریان بوون بە ڕووباری وەرزی ئەمە هی ئەم ساڵ نییە لەبەرەوە نییە ئەم ساڵ باران نەباری بۆیە هەموو ڕووبارە با بڵێن دایمیەکانمان بۆ بە وەرزی وەرزیەکانیشمان هەر لە هەڕەتی بەهار ئاوشتی کردو سامپڵەکانی 40 ساڵە وەرگرتووە ئەمە تەراکوماتە ئێمە گەورەترین مەترسی وشکە ساڵی هایدرۆلۆجیە کە پسپۆڕانەی زانن بەبێ ئاماژەکردن بۆی ئێمە گەورەترین کێشە یعنی ئەمڕۆ کە بیرێک وشتی کردووە لەبەرەوە نییە ئەم ساڵ باران کەم باریوە دکتۆر ئاوڕێ چەند کتێبت تاسە لەسەر ئاو هەیە من 21 کتێبم هەیە 21 کتێب هەیە باش با تەواویکەم 12یان لەسەر ژینگەیە 12یان کاملەن لەسەر ژینگەیە لەو 21 کتێبە ئەوی تری لەسەر ئاوە ئەوی تری لەسەر جوغرافیای هەرێمی کوردستانە یەکیان لەسەر جوغرافیای سیاسیە یەکیان لەسەر دەرامەتی ئاو چەندی لەسەر ئاوە من پسپۆڕەکەم ژینگەیە ئەوەی ئاویشە من ئاوەکەم وەکو ئاو وەرنەگرتووە وەکو ژینگە وەرگرتووە چونکە ئێمە یەک کێشەی گەورە هەیە لە وڵاتی ئێمەیە ئێمە ئیکۆسیستەممان بەرەو لە ناوچوونەچێ ئێمە مشکیلەمان لە ئاوەکە نییە باشە وەڵامی پرسیارەکەم چی بوو 40 ساڵە مؤشرەکانی وشکە ساڵی بۆ ئێمە خۆیمان پیشانەدا سروشتەکەمان گلەیمان لێکا پێمانەڵێ ئەگەر ئیداری ئاومان باش بووایە ئێمە زۆر باشە بووین چونکە ئێمە پێوەرێکمان هەیە بڕی ئەو بارانەی کە ئەبارێ لەسەر سنووری هەرێمی کوردستان بڕی ئەو بارانەی کە ئەبارێ لەسەر سنووری هەرێمی کوردستان من ئەم پێوەرەم وەرگرتووە لە کەمترین ساڵ لەگەڵ تێگڕایی لەگەڵ زۆرترین ساڵ کەمترین ساڵیش بڕی ئەو ئاوەی لە ئاسمانیەتە خوارەوە لەسەر هەرێمی کوردستان زیاتر لە 26 ملیار مەتر سێجا ئاویەتە خوارەوە ئێمە ئەمڕۆ نابێ باسی وشکە ساڵی بکەین نەزانین ئەو کاتەی کە باران زۆرە بێ باسی وشکە ساڵی بکەین بۆی نێڵین ئەو بارانە بڕوە یعنی ئێمە لە مەترسیەکەین ئەزانی من 2019 خۆی زۆرترین باران 88 بووە لەگەڵ 2019 باڵێ 2019 بیرم دێ زۆریش کرام بە نوکتە لە سۆشیال میدیا چونکە کۆمەڵە پسپۆڕی وەکو ئەوم کۆ کردبووە وت باسی راپۆرتەکەی ناسامە کردەمە وشکە ساڵی بەڕێوەیە ئەیانوتەوە خەڵک خەریکە ئاوەی بە ئەم کاکی پێشکەشکارە خەڵەفاوە هاتووە باسی وشکە ساڵیمان بۆ کات تێگەی و ئەوەی کە کاک خالید باسی کرد بە ڕێزان لە سەرەتاوە بیرم دێ زاناکان وتیان لە مؤشیرەکانی لە ئاماژەکانی گەرمبوونی گۆی زەوی ئەوەیە کە دیاردەی سروشتی ناوازە ڕووەیە وەکو بینیمان لە سعودیە حشتر ئاوەی برد ئەمە حاڵەتێکی نادرا وەنیە وەکو ئەی بینی ڕەنگە لە هاوینە بارانێکی زۆر و لافایەک بارێ لە ناوچەیەکا کە پێشووتر بارانی هاوینەی نەبووە هەر بە هیچ جۆرەنەی بووە وەنیە کەواتە ئەوانە هەمووی ئاماژە ئەنجا ویستم و پرسیارە لێ بکەم ئەگەر ئێمە ژێرخانێکی ڕێکوپێکمان هەبووە ئێستش ئاوەکەی 2019مان مابوو بەدڵنی هەمووی ڕۆی زانچی با بڵێن ئێمە کێشەیەک مەسەلەن تۆ لە سلێمانی لە هەفتاکانە بیر لە 15 مەترا بوو بیرەکە وشی کرد چوین بیرەکەمان قوڵ کرد بۆ 50 مەتر بیرەکە وشی کرد چوین بیرەکەمان قوڵ کرد ئێمە یەک کێشەمان هەیە گەنجینەی ئاو ناکەین ئەو ئاوەیە ئەبێ ئەو دقەی کە باران زۆر ئێستا لە هەولێر کە بارانە بارێ لافاوە
کە باران نابارێ بێ ئاوە لە سلێمانی لەوانەیەوە کە لێر نەبێ بەڵام بەرەو ئەوەش هەرچین ڕۆژێک ئێمە ئەو کاتێک کە بارانە بارێ ئەبێ گەنجینەیکەین تەغزی ئاوی ژێر زەویکەین ڕاستە هەندێک بۆچوون هەیە ئەڵێ کاکە هەر بەندا و دروستکەین کرداوی بە هەڵمبوون دروستە بێ بەڵام پسپۆڕان زۆر باشەزان ئێمە بەنداوی غاتسمان هەیە بەنداوی ژێرزەویمان هەیە یەک دڵۆباویشی نابێ بە هەڵم هەموو تەغزی ئاوی کەس بیری لە بەنداوی غاتز نەکردێتەوە کە پسپۆڕی من نییە پسپۆڕی کەسانی بواری بەنداویشە بەڵام من ئاگادارم پسپۆڕم لەو بوارێ یعنی ئێمە ئیش ناکەین لەو هیچ بەنداوێکی وامان نییە ئیشە تەسەور ناکەم ئەگەر کاک دکتۆر تا ئێستا لە کوردستان من نەزانم نیمانە بەس وتم با ئەگەر شتێکە بێ من نەزانم نیمانەوە دەرناکەوێ بەس بە تەنیا بۆ بوژانەوەی ئاوی ژێر زەویە مەبەستم لەسەر زەوی گلی نایەتەوە دوو حاڵەتی چاک دروستەکە یەکێکیان تەغزیەی هەموو ئاوی ژێر زەوی ئەو منتیقەیەکە دووەمیان کردداری بە هەڵمبوون نەگەیەنێتە ئاستی سفر ئەگەر ئێمە لەوەی لێ ترسین بە هەڵمبوونە تۆ بەزانام لەو کتێبەتە ئاماژە بەواکەی کە باوی بەنداوی نادیاریش بالضبط ئەوە شتێکە من یەکێک لە ئەکادیمیەکانی کوردستان کە لە زانکۆی گەرمیانە مامۆستا سەرکەوت پسپۆرەکەی ئەوەیە و زۆر نمونەشی خستوۆتە ڕوو کە ئێمە ئەمڕۆ هەموو پسپۆران ئاگایان لێیە بەشێکی زۆری ئاوی بەنداوەکان ئەبن بە هەڵم ئەمانە سوودیان لێ نابینێ بەهۆی بەرزبوونەوەی پلەوەی گەرماوە بۆ ئەوەی دکتۆر هاوڕێ باسی کرد بەڵێ یەکێکە لەو پرۆژانە یەکێکە لەو فکرانەی کە ئەمڕۆ زۆر وڵاتی دنیا لەسەرەوە ئیشەکەن نەک بەنداوی گەورە بەنداوی لۆکاڵی لە شوێنی جیاجایە کە یارمەتی جیاوازی چییە لەگەڵ پۆندی تەقلیدی پۆندی تەقلیدیش بەشێکی زۆری ئەبێ بە هەڵم بەڵام ئەوە ناوی لێنا بەنداوی غاتس بەنداوی شاراوە نیوەی شاراوەیە ئەمە ئاوی ژێرزەوی دەوڵەمەنەکە و هەروەها بۆ دانیشتوان لە لۆکۆڵەکانیش بۆ کشت و کاڵ باشە لە ڕووی مەسحی جیۆلۆجیەوە ئەوە ناوچەی دیاریکراوی خۆی هەیە مەسەلەن ئەبێ لە ڕووی جیۆلۆجیەوە توانای هەڵمژینی هەبێت هەرچەنە ئەوە ئەزانم چاوەڕێەوەی ئەم پرسیارانە هەمووی بۆ تۆ پرسیاری خۆش و باشە نۆنا اینجا هیچ قسە ناکەم لەسەر ئەو قسانەی کە ئەمان کردیان و خۆت لات کۆبۆتەوە بەبێ پرسیار کاک دکتۆر بەڵێ من پێم باشە باسی شتێ بکەم توێژینەوەیکی زۆر گەورەمان لەبەردەستە قوتابیێکی دکتۆرامەیە ئەرکان هەمزە بەڕاستی نمونەی قوتابی باشە یعنی ئیشێکی یەکجار باش کردەوە بەڵام بەداخەوە کە نەمانتوانێت لەبەر زروفی تەکنیکی باشدار بێتم بزانە چیما کرد ئێمە لەو توێژینەوەمان دەستورێکی ئاو دادنێن لە بۆ عێراق ئەو شتانەی ئێمە باز دەکەین بابرێن ئەو شتانێن باز دەکەم کۆمپلیتلی جیاوازە لەگەڵ بابرێن ئەو برادرانە باز دەکەن مەسەلەن کاکۆچەر باسی چۆنیەتی ئیدارەی ئاوی دۆکان دەکا ئەو برادرە باسی ژینگە دەکە یەکتر جوگرافی بەڵام ئەوەی ئێمە دەستورێک دادنێن لە بۆ حکوومەتی خۆمان ئەگەر بێ و سەدی دەربەندیقان باو ارتفاعی کە حسابی بۆ کرا 230 متر دروست بکرێ 18 میلیارد متر مکعب ئاو گڵ دەدەینەوە لە بەخمە باشە بەڵام بۆچی ئێمە ئەوە ناکەین دیسان من هۆیەکانت پێ دەڵێم بۆستە تێکەڵ بوو هەردووکی و دوو شەد و بەخمە شدوکانی بەخمە عەفەن بەخمە باسی بەخمە دەکەم باشە ڕووبەری شاری هەولێر تقریبا 14872 کیلۆمەتر دووجایە ئەگەر بێ و بەخمە بۆ ارتفاع دروست بکرێتن بەس ئەو حەوزەی کە ئاوەکە گڵ دەداتەوە 100 کیلۆمەتر مالێ دەڕۆ کەواتە 0.7 ڕووبەری هەموو هەولێر لە دەست دەدەین کە ئەو زۆر زۆرە خاکێکی بە پیتی ئەو منطقەیە باشە ئەگەر بێ و هەولێر لەگەر سلێمانی و دهۆک و هەڵەبجە کە دەکات 40,000 کیلۆمەتر دووجایە سەدی بەخمە 120.25 خاچی هەموو کوردستان ئەو منطقان لە دەست دەدا ئەگەر بێ و ناوچە دابڕاندەکانی لەگەڵ بکەین کەرکووک و مەخمور و دووز و هەتا ئاخیری بەدرە و جەسان و نەفتخانە ئەوانە 116 هەموو خاچی کوردستان ژێر ئاو دەکەوێتن کە زەوی لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی هەیە مەسەلەن ئەو زەویەی کە سەدی بەخمە بەژێر ئاوی دەکەن بەڕاستی زەویێکی زۆر بەپیتە بەدیلمان چیە هاتینە دراسەمان کردووە 4 شوێنمان دۆزیوەتەوە باشە 4 شوێنمان دۆزیوەتەوە کامێراکەی بە بۆی پسپۆڕانی تر 4 شوێنمان دۆزیوەتەوە کە دیرانەیە
شیلاتزیەیە دێرەلوکە لەگەڵ دۆڕێ باشە کە هەر یەک لەوانە دەتوانێت چەند خەزم بکەین لە دێرانە دەتوانین 3 ملیار و 930 متر مکعب ئاو خەزم بکەین لە شیلاتزێ دەتوانین 2 ملیۆن و 260 متر مکعب ئاو خەزم بکەین لە دێرەلوک دەتوانین 2 ملیار و 250 ملیۆن متر ئاو خەزم بکەین لە دۆرە دەتوانین 960 ملیۆن مەبەستت ئەوەیە کاک دکتۆر من لەبەری بەبێ پرسیارات مەلات خۆت چوویتە ناو وەزعەکەەوە مەبەستت ئەوەیە ئەتێ بۆ پێمان بڵێ ئێوەی ئەکادیمی ئەلتەرنێتیڤەخمەیەوەتەوە بۆ بێخمە باڵێ بەخمە نەک بۆ ارتفاعات دروست بکرێت بە ارتفاعێکی کەمتر لە هەمان لە ڕێی ئەکادیمیشەوە بۆ ارتفاع پێتان وایە زیانی زۆرترە پێمان وایە ڕێکۆمەندێشنماندایە بەڵێ ڕێکۆمەندێشنماندایە لێرە بەڵام ئەگەر بێ ئەوانە دەتوانین 9 ملیار و 400 ملیۆن متر مکعب ئاو خەزم بکەم بەخمەش بە ارتفاعێکی کەمتر 5 ملیار و تقریبا 100 ملیۆن دەتوانین خەزم بکەین شتێکی تریشەیە ئەو 400 کە دروست 15 ملیار متر نازیاتر لەبەرچی ئەو 9 ملیار و 400 دوو جار دەتوانین بەکاربێنین چۆن سەدێک لە پێش سەدێ بکەین ئەو ئاوە کە دەڕوا ڕلیز دەبێ لە سەدەکەی تر جارێکی تر بکاتە هەمویان ئەو 400 باسی دەکەین لە بەخمەی دایەک جارێکی تر بەکار دێتەوە باشە کەواتە دەتوانین بگەین بەبێ ئەوەی زەوی بە پیتیش لە ناو بچە زەویمانە ئەوە نی لە ناو ناچێت بەڵام کەمتر لە ناو دەچێت بێزگەلەوە ئێمە شتێکمانێ پێدەن دامبریک واتە ڕوخانی ئەو سەدانە تو 18 ملیار متر مکعب ئاو بە یەک جار ئەگەر سەدێک بڕوخێت چکارە ساتێک دروست دەکاتن باشە بەڵام ئەگەر 5 ملیار مەسەلەن بەجارە بتەقەوە کەیدەوە ئەوەی کەمتر ئەوە یەک دووەم یعنی ئەو سەدانە بە دوای یەکە لە هەمان کاتدا چۆنەوترێ ئەوە قەڵغانی مرۆیشن مرۆیشن باڵێ یعنی دەرعی بەشەریشە بێ بۆ دەرعی بە زائیدەن چیتر نیشتنەکانیشمان کەم دەکاتەوە کە بە ئینگلیزی پێدەن سەدێمنتێشن ئەگەر هەر هەمووی لە سەدی بەخمە بێتن نیشتنەکانمان زۆر زیاتر دەبێت هەروەها ڕاگواستنی کۆمەلگاکانیشمان کەمتر دەبێت ئەو شوێنانەی ئەو سەدانەی لێ دەکەین چڕی دانیشتوانیشی کەمترە یعنی تۆ ناتوانانی بچی منطقەیەکی سوورچیان بارزانی هەمووی نەقل بکەیت ئەوە چوار بەنداوی مامناوەند بەس یەکی جازم بدە کاگڕۆن چونکە تۆ لە وڵاتێکی شمولی مافی مرۆڤ نێوشتانە زۆر ئاعتیادیە 200 گون 300 گوند چۆ دەکەین بەڵام لە وڵاتێکی دیموکراسی ئاسان نییە من بچم 39 گوندی منطقەی سوورچی بدەم یاڵە بڕۆن و ئەوا بکەن خەڵکەکە ئەگەر بڵێ ناڕۆن خلاص ناتوانیت باە کەواتە یعنی ئەو شتانەشی بە دوای خۆدێنی ئەو شتان هەمووی کەم دەبتەوە وەکو کولفەش ئێمە ئەوەمان کردووە دراسەمان کردووە کەمێک کولفەی زیاترە بۆ شێوەیە بەڵام ئەو دەرەنجامانەی ئەکەی زۆ باشتر دەبێتن ئەی کەمیەکەی لەوەی لە دیزاینە کۆنەکە زۆرترە بێ کەمتر وەکو کەمیە 9.4 بە 5 پوینتێک دەکات 4 بەڵام ئەو 9.4 جارێکی تر بەکاردێتەوە کەواتە زیاتر دەکات لەوە ینی زیاتر دەبێت لە دیزاین زیاتر دەکات و لەبەرەوەی کۆستەکەی چەند جارانی ئەوەی پێش و زێر نا زۆر زیاتر نییە کۆستەکەی پێچووەکەی تێچوەکەی تقریبان بە ملیارێک و شتێکە وایە ئەمە پێشکەشت کردووە ئەوە تێزی دکتۆرایە کە مامەسارکان سەرپەرشتی من بەڵێ من سەرپەرشتی دەکەم بۆیە من اقتراح دەکەم بەنامەیەکی خاصی لەگە دروست بکەین بەڕاستی دەستورێکمان بۆ ئاودانەوە تاکە کەسە کە لە کوردستان توانیمانە مەسەلەن تێزێکی دکتۆرە لەسەر ڕەفتۆزی لێ مامۆستایین و لە ئایندەشدا لە ڕوودا و فرسەتی تری بۆ ڕەخسەین بەڵام ئەچمە لای کاکۆچەرەنێ پرسیارمە پرسیارەکەم و بیر نەچێتەوە وتت ئەگەر عێراق ناوەندی دارایی عێراقا کوردستانە ببێ بە ناوەندی ئاو و ئەبێ بکرێ بە سەرچاوی ژیانی عێراق یعنی بۆ خۆتە زانی ئاو ئاوەدانیان و 1000 جار پارە و لە گیرفانە بێ کە تینوو بوو هیچ اینجا ویستم پێ و بڵام بینەرانی بەڕێز بزانین ئەمساڵ خەڵک تینووی دەبێت بزانین ئەمساڵ بێئاوی ئەگاتە ناو کۆڵانەکان کاریگەری لەسەر خەوتن و نەخەوت خەولێکەوتن و خەولێ نەکەوتنە بێت هەموو ئەمانە بڵێن نوێنەری بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان پاش ئەم ناوڕا وەڵاممانێنەوە و هەندێکیش سەرچاوی گەلی عەلیبەگ و هەندێک سەرچاوی کە چەندین ساڵە وشکی نەکردووە راپۆرتمان لەسەری کردووە وشکی کردووە بزانین پسپۆڕان لەسەر مێزەکە قسەیان لەسەر ئەم دیاردانە چییە چونکە خەڵکی ئەو ناوچانیان زۆر ترسانوە ڤیددیۆکانیان نردبوو بۆ ڕوودا و بۆیە پامنێری ڕوودا و
پێڕاگەیشت کە راپۆرتی لەسەر بکە و لێرە نمایشی بکە بۆ ئەمان و بۆ خەڵک بزانین وەڵامی پسپۆڕان چییە لەسەرەمە ئێستا ئاگا. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ وەکو پێش ناوبڕەکە پێم وتن هەندێک لە سەرچاوی ڕووبار و سەرچاوی ناسراوی کوردستان لە زۆر ناوچەی کوردستان ئێستا وشکی کردووە. بزانین پسپۆڕانی ئامادەبوو قسەیان چییە لەسەری بە وێنە بە سەیری ئەم راپۆرتە بکەین. دوای ئەوە ئەپرسم لە نوێنەری بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان مامەستا کۆچەر بزانین لە کوردستان تووشی بیاویەکی خراپ دەبین کە کاریگەری هەبێ لەسەرەوەی کە نەتوانین ئاوی خواردنەوەش دابین بکەین خوا نەخواستە لە ئایندەدا لە هەندێک ناوچەی کوردستان. با راپۆرتەکە ببینین. تا ساڵێک پێش ئێستا لە ژێر ئەو دارگوێز و چنارە بەرزانەی وەرتێ ڕووبارێکی گەورە هاژەی دەهات. ئێستا وشک و بێدەنگە و بۆ دۆزینەوەی چۆڕێک ئاو دەبێت چاوگێڕی. حسێن وەرتی خاوەن پرۆژەی گەشتیاریە. زۆر دڵتەنگم پێ. پار خەمی لە پێشینەی دابینکردنی شوێن بوو بۆ گەشتیاران و ئەم ساڵ خەمی گەورەی نەمانی ئاوە. حاردم هەبوو فرۆشم لێرەم سەرف کرد، دوکانم هەبوو لێرم فرۆشم لێرەم سەرف کرد، هەموم لێرە سەرف کرد. ئەو ساڵی بە ناشکردنەوە لە بۆ وشکە ساڵی و ئاو نەماوتەوە. تقریبا هەر ئیمە لە ڕێزشی و پێنج سەیرانگانە ئاو نەما هیچ. دەبێ ئاو هەبی ئەو داخەڵی دی گەشتیار لێدادەنیشەوەنیە دیگە ئاویش نەبی گەشتیاردانانیش. سەد پرۆژەی بچووک و مامناوەند کە پێک دێن لە خانوو، کەپر، ڤێلا و کافتریا لەسەر ڕووباری وەرتێ دروستکراون. ئاوی ڕوون و سازگار ناوبانجی جوانی و خۆشیە و سەیرانگایانە بوو. بێگەیشتن و کۆبوونەوەی ئاوی 20 کانیا و ئەو ڕووبارە گەورەی لێ پێک هاتبوو کە بە نێو ژمارەیەک پرۆژەی گەشتیاری لە وەرتێدا درێژ دەبووە. ئێستا زیاتر لە دە لەو کانیاوانە وشک بوونە و ئەوانی دیکەش بە جۆرێک ئاویان تێدا کەم بووە کە مەترسی بە تەواوی وشک بوونیان لێ دەکرێت. لا درێژی 3 کیلۆمەتری ڕووبارەکە 1 کیلۆمەتری بە تەواوی وشک بووە. دە سەیرانگا و شوێنی گەشتیاری بێ ئاوی بێ بازاڕی کردوون و خاوەنەکانیان دەستبەرداری بوونە. دە سەیرانگا نزیکەی بەلایانی کەمەوە نزیکەی 70-80 کەپر دەبێت. بەڕاستی هەندێک سەیرانگای تر هەنا کە ئەگەر خوانەکە ڕۆژێک ئاوەکە کەم بکە زیاتر لە 200 بۆ 350 کەس بێکار دەبن. کەمبوون و نەمانی ئاو لە سەیرانگا و شوێنی دیکەش لە سنووری سۆران و ڕواندز کاریگەری نەرێنی جێهێشتووە. کاریگەریەکە باڕوونی بەسەر ئاستی ئاوی ڕووبارەکانەوە دەرکەوتووە و ژمارەیەک تافگەش لە سروشتیەوە کراونەتە دەست کرد. هەندێک شوێن چارەسەرمان بۆ دۆزیوەتەوە بنمونە جوندیا کە ئەم ساڵ بەداخەوە ئاوی وشک کردو ئێمە ئاومان لە ڕووبارەوە بۆ کێشاوە نەمان هێشتووە کاریگەریەکە ئەو تۆ دروست بکات. ئێمە ئێستا لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەرایەتێکی معنیمان هەیە بەم کێشانەکە بەرەنگاربوونەوەی وشکە ساڵیە ئەوان پلان و بەرنامەکانیان داناوە و هەماهەنگیەکی باشمان هەیە لەگەڵیان. لەگەڵ ئەوەی نەمانی ئاو وای کرد ژمارەیەک خاوەن پرۆژە کە دەکەونە سەرووی ڕووباری وەرتێ دەستبەرداری سەیرانگا و شوێنەکانیان بن، بەڵام لە خوارویە و ڕووبارە سەیرانگا و شوێنی گەشتیاری دیکە ماون هێشتا هاژەی ئاویان لێ نەبراوە و تا ئێستا ئەو سەیرانگا و ناوچە سەرنجڕاکێشن کە گەشتیار دەستبەرداری جوانیەکانی نابن. ئەندام جەبار ڕوودا و سنووری وەرتێ. بەڵێ بینەرانی بەڕێز سەرڕای ئەمە ئەم ڕووبارەی کە ئێستا لەسەر شاشەکە دەیبینن ئەمەشێکێکی ترە لەو ڕووبارانەی کە یەکێک لە سەرچاوە پێکێنەرەکانی تافگەی گەلی عەلی بەگ پێک دێنێ کە دیسان ئەمیش وەکو ئەو ڕووبارەی کە هاوکارم ئەندام باسی کرد دیسان ئەمیش زیانێکی زۆری بە تافگەی بە ناوبانگی گەلی عەلی بەگ گەیاندووە کە خەڵکێکی زۆر یادگاریان هەیە و لە ساڵانی ڕابردوودا هەرگیز خەڵکی ناوچەکە دەڵێن بەم جۆرە ئەم سەرچاوەیی تافگەی گەلی عەلی بەگمان نەبینیوە کە ئاوا وشک ببێ. هەڵبەتە
هەر ئەوە نیە بچیتە هەر سەرانگایەک یا هەر ناوچێکی کوردستان هەڵبەتە وشکە ساڵیەکە کاریگەری گۆڕانی کەشوهەواکە لەسەر ڕووبارەکانی ناوچەکانی گەرمیان زۆر زۆر زیاتریشە بە ڕادەیەکی ئەوتۆکو دکتۆر هاوڕێوتی 40 ساڵە کەڵەکە بێ کاریگەریەکان بۆیە ئێستا بە ڕووبار و کانی و کارێز و کانیاوەکانەوە ڕنگدانەوەی هەیە. دیارە ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە کە قسە لەسەرمە بکەن بەڵام ئەمەوێ بزانم بۆ خەڵکی کوردستان هیچ مژدەیەک هیچ قسەیەکتان هەیە کە ئەمساڵ خوا نەخواستا تووشی تینوێتی نابین؟ بڵێ کاکرنج ئێمە لە کوردستاندا زەی بچووکمانەیە بەنداوی لەسرە زەی سیروانمانەیە بەنداوی لەسرە بەداخەوە زەی گەورە بەنداوی لەسەر نێکە ئەبێ دروست بکرێ بۆچی چکە ئەگەر بێت و ئەو ڕووبارە ڕۆژێک گوشتی کرد شاری هەولێر چیەکە ئەوەتانە یەکێک لە لقەکانی جەناب ئێستا سەیرمان کرد پیشانت داین ئەوە وشتی کرد بەرە ئەمە ئەو گۆڕانکارێکە شۆهاتیانی کە هەموو دنیای ئەعلانی کردو ینی شتێک نیە بەس لە میدیا باز بکرێ ئەوە بەڕێگەوەیە کەواتە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بێت زەی گەورەش ئاوی کەمپیاوێک ئاویش کەمی پیاهات بۆ خوانەوە گونجاو نابێت کەواتە دروستکردنی بەنداوێک لێش زەرڵک ئاسکی کەڵک بە ڕەشببینی دروست نەکەنی تر ئەگەر ئەوێ ژوشک کاکەواتەی تر ئەمە آخر زەمانە کاگرەچە ئەو پڕۆژەیە کە ئێستا دروست کراوە ئەوەی کە هێمن گروپ دروستی کردووە بەڕاستی ئەوە جێگەی شانازیە ینی کە ئەو گەورە شاری هەولێر بەڵام خۆ بەڵێ بەڵام خۆزگە بۆ گەرمیانیش پرۆژەی ئاودێریە بووە خۆتەزانی شارێکی وەکو کەلار ئێستش پرۆژەی ئاودێرەکەی هەرەوەیە کە لە سەردەمی سەدام حوسێن دروست کراوە ئێمە ئەبوایە جۆگا و ئاودێریمان زۆر دروست کردا نەک لە ناچاریە کە ئەگاتە سەر قوڕگمان وشکە بێ ئینجاوەنیە بەڵام ئەویان تۆزێ مەترسیەکی تر زۆر زۆر گەورە بێ گەر ئاسکی کەڵکیژ یا گەر زەی گەورە ینی زەی گەورە لە هەر وڵاتی شتری دنیا بووە بەنداوی لەسەر دروستەکە لە هەموو دنیا بووە چکە ئێستا لە وڵاتی سین چەندین بەندا ئێستا لە دروستکردندا دروست دەکرێت بێ زەی گەورەش بەندای لێ دروست کرێ و کاتە سێ بەنداومانە بێ بەنداوی ئەم بەنداوی کە دروست دەکرێت بەنداوی منداوە کە نیاز وایە لە دراسی استراتیژی عێراقدا ناوی هێنراوە چوار بەنداو ناوێنراوە بەنداوی منداوەیە دەڵگەیە لەگەڵ دیێرەلوک زەڵان لە سلێمانی لەگەڵ تەختە زەڵان لە بەنداو بچووکانە لەوانەیە کە حکوومەتی هەرێم دروستی بکە لەوانەیە هەندێکیان لەبەر خەینانی دارایی وەستاون ئەوانش لە بەرنامەدان دروست بکرێت ئەوەی مامۆستاش باسی کرد ئەوە باز لە یان پێی یاڵێن ئۆپتیمیزیشن یعنی ئایا تۆ چه چارەسەرێ لەسەر زەی گەورە بدۆزیتەوە تاوەکو بەدیلی بەخمە بدۆزیتەوە بەڵام ئێمە گەر منداوەمان بۆ دروست بکرێت تەنها منداوە دەتوانێت شاری هەولێریش کۆبکاتەوە بۆ ئەو کاتە ئێمە شارەکانمان کێشەی ئەومان نابێت لە داهاتوو وەڵامی پرسیارەکەم چییە ئەم ساڵ تووشی وەڵامی پرسیارەکەت ئەڵێم ئێمە ئەو ڕووبارە گەورانەمانەیە ئەو دوانە بەنداوی لەسەر ئەمیش بەنداوی لەسەر بێت لە ئێستا و لە داهاتووشدا ئێمە لە شارە گەورەکاندا کێشەی خوانەوەمان نابێت ناخێت بەس ئێمە لە شار و لە شارۆچکە و لادیەکاندا لەوانی کە ڕوڕەڕی پێڵێنە و ناوچانە ئەوانە تەبان ئەتیما دەکەنە سەر بیرەکە بیرەکانیان کەم کا ئەبێت شۆڵیکەن مەک مامۆستا باسی کرد کە زۆر شوێن لە خواروی عێراق لە ناحیەکان یاخود لە قەزەکان چۆڵیان کردو چوون ناو پارێزگاکانەوەی یاخود لادیەکان هەرێمی کوردستان ئەمە پێشبینیەکە ئەگەر کارێزەکان ئاویانتیانەمە و بیرەکان دابەزین کاک ڕنج لە وڵاتی چوو کۆڵمانێ ساڵانە لە بافاریا لە 2010 تا ئێستا ساڵی 1 متر ئاوی ژێرزەوی دابەزی لە بافاریا کە هەمووی سەوزاییە مامۆستا باسی کرد چوار دەوری دەریایی سپی ناوەڕاست کە ئێمەش بەشێکین لەو چوار دەورە من لەمەوەی کاک ڕنج لە وڵاتی سین بەشدار بووین لە کۆنگرەی نێودەوڵەتی بەنداوەگۆڕەکانی جیهانی یعنی سیناریۆکان یاخود ئەو مۆدیلە جیهانانەی کە هەیە بەڕاستی یعنی ناوەڕاستی عێراق کە پێش ئێستا 200 میلیمتر باریوە شیف دەکا بەرەو سەرەوە واتە کوردستانی ئێمە کە تیا ئاژین لەوانەیە لە داهاتوویەکی 30 ساڵیا ببێتە 200 میلیمتر باشە کەواتە ئێمە چاوەڕێەوە ناکەین 560 میلیمتر باری کەواتە دەبێت چاوەڕێ ئەو ڕووبارانە بکەین ڕووباری 30 ساڵانە وشک بێ ئەمە ڕاستیە ناتوانین خۆی لێلادەین لەوانەیە 2 ساڵ 3 ساڵ بارانی باشمان بۆ بێ بەڵام بە تێکڕا لۆنگ تێرم لە ئێستاوە بۆ 2100 ئێمە بەڕاستی ئاوی ژێرزەویماندا ئابەزێ کانی و کارێزەکان وشک دەبن و ئاوی سەر زەویشمان بەڕاستی کەم دەبێتەوە لەبەرەوە دەبێت خۆی بگونجێنی لەگەڵیا بەڵام ئێوە پلەی گەرمە دانانێن کوردستان کێشەی ئاوی نییە کێشەی ئیدارەدانی ئاوی هەیە سەیری کە کاری کوردستان بە پێی قسەی پسپۆڕان خۆ ئەگەر قسەکانم وانە ئێوە پشتڕاستی مەکەنەوە ئەڵێن کوردستان تا لانی کەم بە گەرنتیەوە تا 20 بۆ 30 ساڵی تر کێشەی ئاوی نابێت واش گەورەی ڕەنگە بارگۆڕانێکی کەشوهەوا ڕووبات بە پێچوانەوە ئێستا ساڵ لە دوای ساڵ ڕێکخراوە ژینگە دۆستەکان کاریگەریانەیە فەندی وڵاتان
بەشێکی تەرخانەکرێ بۆ ئەوەی کە وڵاتە پیشەسازیەکان ئاگیان لە کەشوها و گەرمبوونی زەوی بێ ڕەنگە کێناڵێ بەهۆی بەرزبوونەوەی وشتیاری ژنگەدۆستی زەوی بگەڕێتەوە بۆ دۆخی 1000 ساڵ پێش ئێستا خۆ احتیمالیەکیش ئەوەش هەیە. کاکڕەنج ئێستا بۆ وشکە کە وشک بۆ چی بکەین باشە ینی مەسەلەن ئایا چۆن ئیدارەی ئەو شوێنە بدەین ئەو ڕووبارە وشک بووە باران نەباریەوە خاک ئاویتیان نەماوە کانیاوەکە ئاوی پیانایە ڕووبارەکە وشک ئێمە بەردەوام هەر خۆت ئەفەرمووی یعنی ئێمە مەسەلەن ئاوی ئەم سێبەنداوی کە هەمانە بەردەوام ئێمە احتیمادمان لەسەر ئەو لەسەر بیر بووە وەنیە ئێ باشە بەرامبەر بەمە بۆ ڕیکەڤەرکردن و بۆ دووبارە ژیاندنەوەی ئاوی ژێر زەوی یا بۆ گەیاندنی ئاو بۆ ناوچەکان لەو هەموو ئاوەی کە لە دەستمانەچێ چەند گوند هەیە لەسەر لە سوور قاوشان و حسابی بکاتاوەکو پردێ ئاوی بۆ چووە مەسەلەن مەسفای هەیە یعنی ئاودێریمان بۆ بردوون هەر بە ئاوی دوکانەڵم لە دوای دەربەنی خانەوە دەربەنی خان خۆی تینوەتی ماڵاوە بە خۆ من لێوە بەرنامەم کردووە ئەگەر ئێمە ئەمانە چاپکەین خەڵک دەست نابا بۆ ئاوی ژێر کاگرنس وتمان دوو بەشە پرسیارەکەی جەناب دوو بەشە بەشێکیان ئەوەیە کە ئایا ئەو سەرچاوانە وشک دەبن چی بکەین ئەوانە ئەگەر بەهۆی بارانبارینەوە بێ هەندێک شوێن ناتوانین هیچ بکەین ئەوانەی کە هەشمانە بە دەستمانە چۆن باش بەکاری بێنی چۆن ئیدارێکی زۆر باشی بدەین وەکو مامۆستایان باسییان کرد شتێکەیە ئینتیگریتد واتە ریسۆرس یعنی من لە شارەکە ئەوم هەیە چۆن بۆ لادیەکە بیبم کەواتە هەمووی بەیەکەوە ئەبێ ئێمە دراسەیەکمانە بێ ماستەر پلانێکمانە بێ کوردستان چەند کەسین چەند میلیۆن کەسین چەندمان ئاو هەیە چەند بارانە بارێ هەر کەسە چۆن ئاکسێسی هەیە بۆ ئاو بۆ ئاوی خواردنەوە بۆ ئاوی لەدایک بوو بێ ئێستاوا ینی خەریکە پیرە بێ ینی هەر ئەڵێن مەسەلەن من 30 ساڵە بەرنامە کەمە ڕڵێن ئەبێ هەمان بێ ئەبێ بیکەین نازام کەی بیکەین ئەوە خەریکە دنیا ئاخرە ئێمە لە هەموو سێکتەرەکان ئەگەڕێ لەسەر مەریخ بۆ ئاو یعنی ئێمە لە کوردستانێکین زۆری ئاوی شیرینی ڕۆژەڵاتی ناوەڕاست نەپێویستی بە تەسفیەیە نەپێویستی بە دەستکاریکردە نەپێویستی بە دانانی ستەیشنی ملیارات دۆلاری هەیە بۆ ئەوەی کە ئاوەکەمان لە سوێرەوە بکەین بە شیرین هەرخوا بە شیرینی هەر ئەوە ماوە بیکاتە قڕگمانەوە هیچی ترمان کەچی لە وڵاتەکەمان تینوێتی ئێمە ناڵێم ئێمە باسی ئاوی خواردنەوە بکەین کێشەی ئاوی خواردنەوە بۆم شارانە دروست نابێت و بەنداوی ڕووبارانە هەوانی دروست نابێ معنایەوە نییە دروست لە سەدا چەندی خەڵکی کوردستان لە ناو هەولێر و سلێمانی و دهۆکاژ پێ دەڵێن ئەمە شارە گەورەکان شارەکان و شارۆچکەکان ئەوانە بەڕاستی ئەوانەی کە دوورن لە ئاوە لە ئێستاوە دەبێ بەنامەیان بۆ دابنێ بە دڵنیایەوە من پێشتریش ئەو قسانەمان کردووە بزانام لەگەڵ جەنابیشت باسمان کرد لە 2021 ئەو کاتە ئەم ساڵ بۆچی ئەوە وشک 2021 سەیری ئێستا باشتر شخصی تۆ نییە یعنی مەبەستم کەسێکی دیاری کراو نییە مەبەستم لۆجیکی ئیدارەی ئەمە 2021 بۆ باس کردوم بەڵام ئێستا شەر ئەڵێن ئەبێ بیکەین ئەی لە 2021 تاوەکو ئێستا 4 ساڵە یعنی بە ژمارەی دانیشتوان ئەتوانین بڵین مەسەلەن وڵاتێ شانازی بەوا کاڵێ مەسەلەن من هەموو پۆینتێکی وڵاتەکە مەتوانی بە پاس پێ بگەین وەنیە خۆلانی کەمە بێ بڵین بە بۆری یا بە ڕێگا یا بە چیمەنتۆ بە هەر ڕێگایەکە ئەوەندە 1000 کەس ئاومان پێگەیان کە وشکە ساڵی دێ ئەبێ پلانی پێچوانی وشکە ساڵیە بێ مرۆڤ سەرەتاکە لە ئەشکەوتەوە هاتۆتە خوارەوەزانی بۆچی هاتۆ شاری دروست کردووە بۆ کۆنتترۆلکردنی ئاو و ئاگر بووە ئێمە ئێستش مسترسی ئاگر و ئاومان هەیە هەتا ئێستا ئێمە ئەگەر ئەوانە نایە بنین باقی ئەو ئەگەر ئەو بەنداوانە ئەو بەنداوانە ئەگەر بەڵین باقی ئاو و دروستیانەکەین و دوایی پێویستە پارەیان تێبچێ باشە دوایی کە پارەکەیان تێچوە بێ پارەکە بزانین چۆن بەکاردێنین تێگەی ئێمە ئەگەر ئێستا بەنداوەکان من لە کاتی ئێستادا ئەوتانێ باسم کرد لە ساعت چەندیان تایە کەمیان تایە بەڕاستی یعنی کاریگەری یەکەم کە کاریگەری جیهانیەکەیە بەبارانەکەی وشتەکەی وشکە ساڵەکانە لەگەڵ ئەوانەدا ئێمە ئەگەر بەناممان هەبێ بەنامەی ئەبێ داتای ڕابردوو وەرگرین و بۆ داهاتوش خۆمان بگونجێن کاگرنت ئەمە لەوانەیە لە بەنامەیشی وەکتۆدا مەجالیەوە نەبێ هەموو دەکارێ بۆ تۆ باس زۆر جار بۆ موزایەدا لەسەر مێزی بەرنامەکەی منەوتری هەموو ئەرکەکانە خرێتە سەر بەغدا ڕاستە ئەرکی بەغدا لە ڕووی دەستوریەوەکە دامی سدود بکە بەڵام کاکە نایکە ئەو حەزەکە حی عەلە سەڵاتی نو بێ بەڵام ئەگەر خۆ بکردە ئەگەر خۆمان بمان کردە ئێستا ئەمە چ پاوەرێ بوو بەدەست کوردەوە دکتۆر مەسەلەن تۆ فەرموود لە قسەکان تا لەسەر ئەمە زیاتر بوەستا یعنی کاکە بەغا نایکە ئەگەر خۆت بیکەی مەقۆماتی دەوڵەتێکە نابێ لە ناو دەوڵەتێکی ترە بەڵێ من شتێکم ئێمە باسی بەس وەڵامی پرسیارەکانم جا بدەدەمەوە بەڵێ وایە بەڵام ئێمە ئێستا چەند ساڵە بە دوای قانونی نەوت و غازی کانزاکان بۆچی قانونێکی ئاو دەرناکەین لەبەرەوەی دە موەزەف 20 موەزەف لە بەنداوەکانم ڕاتبی کەوتۆتە سەر عێراق بۆتە ینی کێشەیەکی بابڵێن سیادی عێراق ئێمە هیچ دەورمان نییە لە سیاسەتی ئاوی عێراق بەڕاستی
یعنی ئێستا گرتنەوە و کردنەوەی ئاوی بەنداوەکان هیچ پەیوەندی بە ئێمەوەی خەڵکی کوردستانە دەبواە قانونێکمانەبە دەبواە ئەو ئاوەی کە بەری دەدەینەوە مقابلی بە شتێکمان بەدەستکەوتوان وەڵامی ئەو بدەمەوە پێشەوەی تێپەڕین بەسەرەوەدا ماشی ئێمە لەسەر کوردستان لەسەر بەغانیە نازام ئەخر خۆ کاکرێت ئەمەد نبینیوە کە نامبینیوەوە بینیومە کە باز لە ئاوگرتنەوەکە بەس جۆم لەوە نەبوو کە باز لە موچەکانمان کە موچە ئێمە لەسەر بەغانیە موچەی بەنداوەکانی ئێمە لەسەر حکوومەتی کوردستانە بەڵێ بەس تەنها 2-3 ساڵ وا بوو دوایەوە بڕا لە 2020ەوە لەسەر کوردستانە ناخێر ئەزانی چۆن ئێمە بەپەرۆشین بە دوای قانونی نەوت و غاز دەبە ئەوە بەپەرۆشش بین بۆ قانونی ئاو چونکە ئاو زۆر گرنگترە ئەگەر ئێمە سەتاییەکی احتیاطی هەموو عێراقمان نەبێ لە نەوت بەڵام سەتا تقریبا 80 احتیاطی هەموو عێراقمانەیە لە ئاو یعنی عێراق دەتوانم بڵێم بێزگە لە ئاوی ژێرزەمی کە لە منطقەی ڕمادی ئاوێکی یەکجار زۆرە لە ژێر یەک بەحر ئاودا هەیە کە دەتوانێت ببێتە سەبەتەی نانی هەموو عێراق لە دوا ڕۆژدا کە استقلال نەکراوە بەڵام ئاوی سەرزەوی هەمووی لە منطقەی ئێمە دێت لە هەر سێ وڵاتی جیرانیشمان کەواتە ئێمە دەبواە احتیاطی لە 190 ئاوی عێراقین 180 دەتوانین بەڵێ ینی بێسێد و کەواتە ئێمە تا ئێستا دەبواە مشورێک لەوە بخۆین قانونی ئاویش بۆ عێراق دەربکەین یعنی تۆ چۆن ڕاتبێکت پێدەدا کۆمەڵێک شەرت و شڕۆتە لەسانێت بالمقابل ئێمە کاتێک ئاوێکی پێدەدەین ئاوەکەت بەلاژ نادەمێ کاکە یعنی ئێستا من گلەیی مێ لە کاک کۆچەرکە وەکو بەڕێوەبەری بەنداوەکان دەڵێ مەسەلەن ملیارێک و 600 کاکەوە ئاوت بۆچی سەرف کردووە بەس دەقەیە مەجالم بدەن ئێمە ئێستا پێویستمان بە 5,000 مێگاوات تێ بۆ ئەوەی کارەبات دابین بکەین ئەگەر بە کامل قووەتیش بکات دۆکان 400 مێگاواتم هەیە ئەسڵەن ئەوەشم نەویست نایکەم کاکە ئەو ئاوە بەرنادەمەوە بۆچی ئاومان نییە باشە یعنی ئەوە بەڕاستی پرسیارە کەواتە ئێمە سیاسەتێکمانێ کەسێکمان نییە یعنی حتا کە لە پارلەمانیش کەسێکی پسپۆرمان نییە مەسەلەن ئیدارەی ئاو بکاتن بۆچی ئاومان نییە ئێساوە دەربەندی خان کە 150 تێدایە لەبەرەوەی کێشەی یعنی ئینشایی هەیە کە ناتوانین وەزیات ئەگەنا ئەویش بە دەردی دۆکان دەچوو ئێستا بۆچی دۆکان ئەو ئاوەکەمەمان هەیە دۆکی 52 میلیۆن مەتر مکعب دەگرێت هیچ نییە ینی دەتوانین برێن سەدێکی مامناوەندا 180 ئاوی تێدا هەرچەندە بەراورد بە دوکان و دەربەنی خانەوە بچووکە زۆر وڵای مامۆستا بدەمەوە باشە تەوان مامۆسا کە ئەڵێ لە سا هەفتای ئاوی عێراق لە کوردستانەوە من پێشتر وازانم وتم لە ساسیوە چکە ئاوی عێراق بەتەنیا لە کوردستانەوە لە بەر ڕووباری دیزلەکە لە ناو تووشیاوە دێتە ناوە لەوێ و هەروە ڕووباری فڕاتیش کە لە شاری ڕوومادیەوە داخل دەبێ ئەوەش بەشێکە لە شەریانی ئاوی عێراق بێزگە لە ڕووباری کارونیش کە لەوێەوە دیانی ئێمە وەکو باسم کرد لە ساسی ئاوی عێراق لە لای ئێمەیە 10 ملیار لە لای ئێمەیە کە بێزگە لە زەی گەورە لە زەی گەورەش هەمانە تۆپۆگرافیا و سەرچاوەکانەوە بۆ ئایندا بۆ ئایندا سەیری کە ئاخر ڕووباری 6 ملیار ڕووباری دیزلشمان هەیە ڕووباری فڕاتیشمان هەیە بارانمانێ لەوانەیە لە ساڵە هاتەکان 28 ملیاریشمان بەس لە زەی گەورەیە بێزگە زەیگەکە من حیساب بۆ زەیگەچکە ناکەواتە 6 ملیار متر مکعب ئاومەیە لەو ساڵانەیە ئێمە بەزەی 6 ملیار متر مکعب ئەگەر ساڵێک هات بێتن ینی باڵێن ئەگەر هات ئەگەر نەهاتیش بێت ئەگەر نەهات بێ 8 ملیار بزانە ئەو ساڵانەی کە نەهاتیشە کە دەڵێن کەم ئاویە باران نیەمانەی ئەوە نییە باران نییە بەڵام دابشکردنەکەی یەکسان نییە باشە کەواتە دکتۆر ئێمە نە ئەمڕۆ نە دوێنێ نە سبەینە کێشەی ئیدارەی ئاومان هەیە نە کێشەی ئاو ها دەستخۆش کاکڕنج با من وەڵامەکە تەواو بکەم باسی ئەوەی کردوتی خۆتۆ ناکۆک نیت لەگەڵەوە ناکۆک لەسەر ژمارەکان تۆزیێ بێ بە ژمارەکان بەهێنی بڵێ یان پێ دەڵێم ئێمە کاڵین لە ساسی ئێمە دوکان و دەربەندیخان لە ساسی ئاوی عێراق دابینەکە با لە سا 10 دابنین لە سا 15 دابنین بۆ ڕووباری زەی گەورە یعنی ناگەینە مەسەرەن لە سا 40 لە سا 45 ئاوی عێراق نەگە سا ئەگەر سەدی تر هەبووە وات ئەکرد ئەو بێ منەت بێ لەبێ ئەخر سەیری کە سەدەم ئیمکانیەتەکەمی خۆت سەیری من کە لە 145 جیت ئەی جاوەرە تۆ بە 25 سەدەکە وەرە تۆ 10 سەدە هەبوو ئەخر سەیری کە سەدە گەورەکان لەسەر ڕووبارە گەورەکانن یعنی باز لە سەدە بچووکان ناکەین چونکە سەدە بچووکان لۆکەڵین و لۆکەڵ ئەی سەدی شوێترمانە سێ ڕووباری گەورەمان هەیە سەیری کە لەسەر زەی گەورە یان پرسیارە مەسەڵەن بەڕێوەبەری پێشووی بەنداوەکان باسی چەندین پۆزیشنەیە کرد کە ڕووخاوە بەڵێ کاکە بێزگەڵێ ئێمە چەند پۆزیشنمان هەیە لە کوردستان بە کەڵکی سەدی گەورەدا
کاگرانس ئێمە باز لە ڕووبارەکە ئەکەین بێ لە چەند بەنداوی جوشکەین باز لە ڕووبارەکە ڕووباری زەی گەورە ئێمە گەر باسی لە بەنداوی بەخ ببوون ئەگەر هەبووایە ئێمە زەی گەورە و زەی بچووکیش خۆ من حەدم نییە بە قەرتۆی لێ بزانم بەڵام زەی گەورە و زەی بچووکیش وەکو پێویست سسمانمان نەکرد سەیریکە کاگرانس ئێمە پێ دەڵێم بە ژمارە قسە بکەین کە ئێمە ئەڵێن زەی گەورە تۆڵی زەی گەورە چەند بەنداوێکی لەسەر دروست بکەم کۆی بەنداوەکان ئەگەر بەنداوی بەخمە هەبووایە کە 7 ملیاراوی دەگەر بە کۆی بەنداوەکان نەگەیشتەوە دکتۆر ئادەی بێ زەحمەت وەڵامی ئەو پرسیارانە لای تۆ چیەکە لە منێکا دکتۆر هەروەکو باسم کردوتم ینی زێ گەورە لە کەمتری ساڵە ینی لە ئەسوە احتیمالات 8 ملیار متر مکعب ئاوم هەبوو باشە ئەزانی بۆ چونکە 1962 لە ناو خاچی کوردستان احتیمات دەکاتە سەر باران بارانیش ئەلەو منتیقانە ڕاستە دەڕێن ئەو ساڵ وشکە ساڵیە بەڵام ئەلەو منتقە شاخاوێنە دایمە بارانمانەیە بارانمانەیە بەڵام تەوزیعەکەی باش نییە بۆ منتقی جەنابی دکتۆر ئەی زەی بچووکیش زەی گەورەش و زەی بچووکیش وەکو پێویستێمەوە بەرهێنانمان تیا کردووە ئەویشمان تقریبا باڵێن 200 لەسەرە سەدی باڵێن سەدی دوکانی لەسەرە باشە شوێنە زەویە بە پیتەکانی پاش سەد لە دنیادا هەموویە بێ بە خێر و بەرەکات خەڵکەکەی بن بە خاوەن پارە و داهات ئەبن بە خاوەنی پرۆژەی گچکە کارگەی سەوزە و میوە و بە پیشەسازیکردنی سەوزە و ئەو شتانە ئێمە ئەمانەمان هیچی کردووە لە کوردستان ئەو شتانە هیچمان نەکرد ئێمە شتێکی تریشمانێ نەمان ئێمە کەرەوزمان لە وڵاتانەوە بۆ دێ لە کاتێکا کشت و کاڵ لێرە دۆزراوە ئەزانی بۆچی کاگرانس فەلاح تەماتەی کردو خیاری کردو کاتێ پێڕە دەگا بە پیکەپ دەچێت لە ناو لەبەرەوەش مەسەلەی منەوەش ئیدارە هینەکان کراوتەوە ئەوش ئیدارەیە وانە باڵەکیت کاگرانس با وەڵامی ئەوەش بڵین و مامۆستا دەڵە بۆچی ملیارێک و 600 میلیۆن لە بەنداوی دوکانەیەوە نێ مامۆستا پرسیارەکەوتەوە بوو ئەڵێ بۆچی ملیار و 600 میلیۆن لە دوکان هەیە بۆچی ئێوە ئاوەکە ناگرنەوە نازەم جەناب شتێکی وات باس کرد وتی بۆچی کارەبا بەرهەممەیە و ئاوەکە بگرنەوە مامۆستا ئاخر تۆ جەنابەت ئەگەر بێ سەدی دوکان و تێبگەی لە جێگاکەی مندانیشی یەکەم جار باسی ئەوم بۆ کردی تۆ کوردستان بەنداوەکان لە کوردستانن دەریاچەکان لە کوردستانن دواتر ناوەڕاست و خوارەوە سوودی لێبینێ ئەمە یەکەم دووەم ئێمە ئاو بۆ شاری تووسخورماتوو دەنێرین یعنی ئێستا من 6 مەتر سێجا لە چرکەیەکدا بەردەدەمەوە هەر چۆنێک بێ بە زۆر بە خراپی دەگات شارۆچکەی تووسخورماتوو دوایەوە لە شاری لە دبسەوە لە دبسەوە کە ئاوەکە دەنێدرێ بۆ ئەوێ دواتر دەنێرێتە ناوزا بۆ هەتا تێکەڵاو بە دیجلا بێتەوە مامۆستا 4-5 میلیۆن کەس ئاوی مامۆستا بوو بوورە با تەواوی کرد مامۆستا یەکەم ئیشی ئەندازیار سەیریکە مامۆستا یەکەم ئیشی ئەندازیاری یەکەمیشی ئەندازیار مرۆڤ بۆ مرۆڤ من لەگەڵەوە بەڵام دەبا قانونێکمانە مامۆستا تۆ بە قسەکان تەواوکەم ببوورە مامۆستا با تەواویکەم من 4-5 میلیۆن کەس ئاوی خوانەوە لە بەنداوی دوکانەوە کە بەردەدێتەوە وەردەگرێت ئەگەر بەنداوی دوکان نەبووە ئێستا ساڵێکی وەکۆم ساڵ بەڕاستی و 4 میلیۆنە تووشی ماسەقێکی زۆر گەورە بوو ئەمە یەکەم دووەم کاکە من ئەوە کە کۆکەینەوە کاک مامۆستا گیان ئەوە نییە لە خوارەوە حکوومەتی فیدرال خۆی بڕیار بدا بیکەرەوە بیکرەوە من مشتغلێک نیم لە بەنداوە کە بەڕاستی من ئەندازیارم لەوە لە فرۆنت لاینم لە پێشی جەپەکەوە جوان بۆ ئەگیری و قسەم وەردەگیری و حکوومەتی هەرێم بەڕاستی مامۆستا یەک سوال تا ئەم لەحزەیە من 5 ساڵە لێ بەڕێوەبەرم یەک تەلەفۆن بۆ من نەکراوە لە ناخۆی هەرێمەوە تەداخل لە ئیشی مندا بکا کاگرانس هیچ بە هیچ شێوازێک ناخۆی عێراقەوە خۆم و بەڕێوەبەرە گشتێ خۆم و بەڕێوەبەرە گشتێکە لە ناخۆی عێراقیشەوە ئەوانیش ئەندازیارن کاتێک کە پرس بە ئێمەکەن بۆ بەردانەوە یا بۆ ئەوە ئەوانیش هونەرین خەڵکی هونەرین ئەوانیش تێیەکە ئێستا بۆ منە لەم ڕۆژانە لە سوشیال میدیا بڵاو کرایەوە لە ژێر فشاردا ئاوی دوکان بەدراوە ئاوی دوکان تایەتی تا بەردرێتەوە باشە من ملیارێک و 600 میلیۆنمەیە وەرە 600ەکەی بە یەک مانگ بۆ دەنێرم دوایی خۆی ئەخینچێ لەتینەوە بەرەو ئەم شتانە ئەوە نیە لە سوشیال میدیایە بۆ شێوازە بۆ ڕۆژێنێ بۆچی دوکانەوە نەیتیایە دەربوونیتیایە لە ژێر فشارە یا نازام چی خەڵکی سیاسیش کە بڕێ لەو بابەتە دا بەداخەوە ینی تۆ ناتوانانی ئەو لە مرۆڤ بگریتەوە ئیشی ئەمە وەک پێم وتی ئەچێکی ئەندازیارێ کوردستان خەڵکی کوردستانیش ڕاستی و پێ بڵێم مەبدەئیەن قەت بڕوا ناکەم خەڵکێک لەگەڵ ئەوەدا نەخێر نابێ ئەوە نابێت کە لە ناوەندی بڕیاری سیاسیانە تینووی بکەیت ئەسڵەن وەزیری دارایی لە بەرنمەکەی مناوتی مەسەلەن ئێمە هەرگیز لەگەڵەوانین سیاسەتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەمەل بە خەیاڵیشیانە وە سیاسەتێکی ئەخلاقیش نییە بیرکردن من ناو لە شاری بۆ ببڕم چۆن شاری تووسخورماتوو بەڵام بۆ نمونە هەر کوردە شارێکە کوردی بۆ لەو ئێمە جیاوازی نەتەوەی ناکەین لە بەردانەوەی ئەودا ئەوانە لە خوارەوەژین هەمویان مرۆڤ لەگەڵ ڕێزما مەسەلەن بۆ دڵسۆزی هەندێک سەرکردەی خەباتکاری کورد کە ڕۆڵێکی گەوریانە بۆ گەنجێتی خۆیان بەخشیەوە بە سربەخۆی کوردستان جاری وایە ئەگاتە تینیان ئەزانن کە لە دانووسانە هەرچی شت هەیە
طرح کراوە کە گوێ ناگرن بۆیە ئەو قسانە ئەکەنەوانیش کاکە دکتۆر هاوڕێ هەندێک شتی عملی مەسەڵەن مەسەلەی بیر باست کرد ئێستا یعنی ئاماژەکانی کەمبوونەوەی ئاو لە بیرە لە ژێر زەویە ئاوی ژێر زەوی ئەمە ئاوی سەر زەویمان پیشان ناسە لە ڕاپۆرتەکە دۆخمان لە ژێر زەویە چۆنە طبعا زۆر خراپترە بەس با یەک جوملە بڵێم من ئەڵێم لە مەودووە یعنی پێویستە نەباسی ئەوە بکەین ئاوبەر بدرێتەوە یا بەرنەدرێتەوە نەباسی ئەوە بکەین وشکە ساڵیە نەباسی ئەوە بکەین پێویستیە تەنها باسی شتێ بکەین ئەوەی کە هەیە چۆن کۆیکەینەوە من یەک نمونە باسەکەم یعنی بە پێی یاسا و من تەطبیقیشم کردووە ئەڵێ ئەگەر تێگڕای دابارین تێگڕا نەک هەری ئەمساڵ یعنی تۆ 40 ساڵ وەرگرە ئەگەر تێگڕای دابارین لە سا 10 کەم بکە تێگڕای ئاوی سەر زەوی لە سا 28 کەمەکە تێگڕای ئاوی ژێرزەوی لە سا 32 کەمەکە یعنی تۆ بزانە ئێمە ئێستا کە هەر ئەوە ناڵێم کە ئەم ساڵ لە سا نزیکی 50 ئاو کەمی کردووە یعنی هەموو هەر موقعی وەرگرێ نزیکی لە سا 50 45 ئاو کەم بووە من باسی یەک ساڵ ناکەم ئەگە ئەم ساڵ زۆر زۆریش ببارێ یا ساڵێک کرد 3 ئەوەش ببارێ ئێمە تێگڕای دابارینمان لە 20 ساڵە بە ڕێژەی لە سا 12 کەمی کردو 12 لە سلێمانی کەمی کردووە ئەم 12 ئاوی ژێرزەوی هەر خۆی تەغزیەی ئاوی ژێرزەوی گەنجینەکردنی ئاوی ژێرزەوی بڕیەوە ئەوەی هەیە ئەگەر هیچیش دەرنەهێنین لە 125 کەمەکە و لە 100 ئەفو ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویش لە سا کەواتە ئێمە ئێستا لە کێشەیەکین پەیوەندیەکە بەسیط و بەڕاستی یعنی لەگەڵ ڕێزم بۆ ئەوەی لێ ئەعلامی ڵێ ئەوەی بەڕێز دەڵی جاری وایە سیاسێکە ئێمە کێشەکەمان تەنها لە گرتنەوەی ئاو و بەردانەوەی ئاوان نییە ئێمە کێشەکەمان لەوەیە من ئێستا یەکش دەڵێم بابێنەوە سەر ئاوی ژێرزەوی ئێمە من خۆم لە نەوەتەکانە داتای هەولێرم وەرەگرت ئەو وەختە سلێمانی 25 بۆ 30 مەتر بوو بیرەکانی لە هەولێر 7 بوو ئەمان برا 7 مەتریان لێە 7 کەمی کرد 150 لێە 150 لە 2000 کەمی کرد چوونە سەر 250 چوونە سەر ئێمە ئێستا ئاو لە منتیقانە لە ئاوی نوێبووەوە ئەو ئاوەی کە بارانە بارێو تێچێتەوە لەوە دەرچوین ئێمە این ئاوی فۆسڵ دەرێنی کە بەرهەمی ئەو ئاوەی هەزاران ساڵ پێشێستایە یعنی وەکو وایە تۆ هیچ تەغزیە ناکەیت وەچی لە ژێر زەوی دەرێنی سەبیرەکانمان گەشتۆتە چەند ئەو 7 مەترەی نەوەدەکانی هەولێر و ئێستا مەترەکەی سلێمانی بگەشتۆتە ئێستا سلێمانی 150 بۆ 200 لێەوە من لە چەمچەماڵ 3-4 داتام وەرگرتووە لە نەوەتەکان بۆ 2009 کە من ماستەرەکەم نووسیوە لە خلالی 15 ساڵە دوو ئەوەندە بیر لە چەمچەمە من باسی 2000 ئێشتا ئەم وشکە ساڵی و ئەم زۆربوونیدا جا دوای ئێمە بەکاربردنمان زۆر یعنی ئێمە پێویستمان بەوەیە ئێستا من ئەگەر ڕووبکەمە با بڵێن هەر ئەو تەلەڤیزۆنە و هەموو کورسەیەکەم کاکە جان ئێمە خۆمان لە مشکلایان نین ئێمە میلەتێک بە لە مەترسیایە هەر یەکێ لە ئێمە کوڕەکانمان نەوەکانمان کچەکان یعنی ئێمە کوڕەکانیشمان نەوەکانیش یعنی تۆزانی ئێستا بڕۆ بە هەموو ئەو گەنجانە بڵێ یەک تەمەنا هەیە زوو ئەم وڵاتە جێبێڵێ جاران هەر سیاسی بوو ئێستا بێ ئیشیە ئێستا بێ ئاویە ئێستا بێ ئای کاکە بێ ئاوی دەردێکی ئەو زەلامەی کە لەو تەلەڤیزۆنە قسەی کردوتی 300 کەس بێکارە بێ چەنی داهاتی خۆی هەمووی بە هەدەرە خۆ هەر مشکلەکە ئێمە ئاوی خواردنەوە نییە تۆ ژێرخانی ئابووری دەکاری دەستمان بردووە بۆ ئاوینەوەی ئایندا زۆر زیاتریش چەند ساڵمانەوەی بۆ قەرەبۆکردنەوەی ئاوی ژێرزەویمان بۆی کا بیگەنینەوە ئاستی 50 ساڵ پێشێستا وەڵا خۆی بەم من جارێکە ژێڵێمەوە کەوتیشم نابێمە بڵێن مشکیلەکەمان گۆڕانی ئاوە هەوایە وشکە سا بەڵام بەم گۆڕانی ئاوە هەوایە بەم شێوازە بەکارێنانە ئێمە و ڕۆژ بە ڕۆژ وڵات بەرەو کارە ساتە بین یعنی ئەو ئاوەی هێن کەوشتی کردووە هی ئەوە نیە ئەم ساڵ باران نەباریوە ڕاستە ئەو پیاوە وەزانێ هەری ئەم ساڵە نەخێر ئەو ئاوە هینی 30 ساڵە هەموو ڕۆژێنی پرسیارێکی منطقی لە من کرد مامۆستا کۆچەر فەرمووی باشە ڕەنج من بێبارانیە تۆ
توانای بەنداوەکەم ئەوە نە بەکارهێنەرم هەیە چی بکەم بۆ ئەوە ڕووبارە و شک نەبێت دەفەرمو چارەسەرێکم پێ بڵێ ڕاست شەکانی بەڵام معنی ڕووم لەو نییە ینی ڕووم لە عامە ئەسان ئەو لە دەمی هینەکەیە من باز لە سەرچاوەکەکەم تۆ هەموو دێک چەند کانی و شک بووە ئەو کانیە کە ئەم دێ بەکارێنە لە 150 بەکاریان لە 150کەی ئەڕۆشت کانی ئەو دێ و کانی ئەو دێ و کانی ئەو دێ و یعنی من چوومەتە هەورامان ئەگە بەراوردیکەی بە دووس خوڕمات و ئاوی هەیە بەڵام لە خەڵکی مانتیقەکە خۆی پرساڵێ هەموو گوێزەکانمان وشتی کردو هەموو بۆ ئەویش لە 150 ئاوەکەی کەمی کردو خۆ تۆ ئێمە شتێکمان هەیە ئەڵێ وشکە ساڵی کاری سەیەکە وشکە ساڵی ئەو نەتەوەیە گرتوەکانەڵێ ئەڵێ کاری سەیەکە لە زەمین لەرزە و لە بورکان مەترسیدارترە زەمین لەرزە لەحزەیەکە شارێکە یا مانتیقەیەکە کارە ساتێک ڕۆیە بەڵام وشکە ساڵی کاریسەیەکە نەوەی 30 ساڵ دوای ئەوە ئینەکە ئەم خەڵکە هەمووی بێ ئیشەکە ئەم برسێتی قوربەس ینی ئێمە لەبەر من بەڕاستی ئێڵێم ئێمە لەبەر مەترسیەکان نین زەمین لەرزەیەک ڕوویە لە بەم زەمین لەرزە لە تورکیا ڕوویە کاریسەیەکی ڕوویەوە بالفعل خەڵکێکی زۆر کەس کوژرا بەڵام وشکە ساڵی وەکو کاک خالید باسی کرد لە هەشتاکان و نەوەتەکانەوە کە ئینەکان و شکرا گۆماوەکان و زۆنگاوەکان و شکرا ئەو خەڵکە کە ئێستا پێکهاتی کۆمەڵایەتی تێگەچێ لادەیە بێ بە شار شاریە بێ بە لادەیە ئێمە مەسەلەن من زۆر جار دڵم بەم قسەیە خۆشە دکتۆری ژووتی ئەشەدووە سەرڕای هەموو ئەم کارە ساتە ژینگەیانە ئێمە کێشەی ئاومان هەیە یا کێشەی ئیدارەی ئاو من ئێستاش هەڵێم ئەو بارانەی من باز جارێکەش هەڵێم ئێمە نەیبەستینەوە وڵا ئێران ئاوی گرتۆتۆ نەخێر وەکو کاک کۆچەر وتی ئێستاش لە 150 ئاوی زەی بچووکی خۆمان ئاوی زەی گەورە لە 180 خۆمانە 70 خۆمانە من چوومەتە سەر لووتکەی شاخی هەڵگورد لەو بەرەوە من لەسەر 3600 مەتر سەیری ئەو بەری ئێرانم کردووە لە بەرزایی 2600 بەنداوێکی دروست کردووە تەنها ئەو بەفروبارانی کە باریوە کۆی کردوتەوە ئێمە ئێستا مەراقمان ناڵێن ئەو بۆ ئاوەکەی گرتۆتەوە بەس مەراقمان نییە خۆمان هەتا ئێستا ئاوەکانی زەی گەورە ئەمەندە زۆرە کاکە هەموو ڕۆژێ مناڵێک نابا خەڵک ناخنچە تۆ ئەو پێ دەڵێ تۆ ئاوەکەی خۆت ناگریتەوەین 162 خۆمانە دکتۆر بوو لە 162 خۆمانە سەرچاوەکە دوکانیش زەی بچووکیش لە 150 یعنی کەواتە وەڵامەکە ئەوەیە نەخێشەمان کوردستان مەترسن ئێمە کێشەمان نییە من ناڵێم ئەڵێم بترسن و زۆر مەترسیدارە ئەگەر ئیدارێکی باشی بین مەترسن وەنا باڵێ اینجا خەڵکێکی ئاسایی جارە پێشە موشتە دوو پرسیارەکەم یەک عێراق ئەتوانێت بە پاڵفتەکردنی ئاوی سوێر ڕزگاری ببێ لە قەیرانی ئاو دوو خەڵکێکی ئاسایی کوردستان مەسەلەن بۆ نمونە هەر سەری تەلەڤیزۆن بکەین و هەر چاوەڕێی کاک کۆچەر و هەر چاوەڕێی وەزارەتی سەرچاوەکانی ئاو و کشتتوکاڵ و ئاو ئەوە بین یا خۆشت هەر کەسێک لە کوردستان نەتوانێت ڕۆڵی هەبێ لە خزمەتکردنی ژینگە و بەرزکردنەوەی ئاستی ئاو هەردوو پرسیارەکەم جوابێتەوە کاکڕۆنج یەکەم عێراق ئەو ڕوبەرەی کە هەیە بۆ سەر کندا و کەمە لە هەمان کاتە هەنێ پرۆژە هەیە بۆ ینی شیرینکردنی ئاو بەڵام لە بیرمان نەچێت شیرینکردنی ئاویش کۆستێکی زۆری هەیە و کاریگەریەکی زۆر خراپیشی هەیە بۆ سەر سیستەمی ژینگە هاوکاریکردنی کوردستان کەمتری تێچێ بۆ ئەو لێرە ئێمە باسی کۆستەکە ئەەکەین و باسی ئەوەشە ئەو زەرەرە ژینگەیەکەین کەوا لەسەر سیستەمی ژینگەی هەیەی بەڵام ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆ هەر ئەمە پەیوەستەکەم بە پرسیاری دووەمتەوە لەسەر کوردستان بەسێک دقیقا یعنی کاتێکە وڵاتێک ئێستا کە ئاو پاڵفتاکە وتە زەرەری ژینگەیشیە بەڵێ چونکە ئەو هەموو ئەو ئاوە کە پاکەکەیتەوە ئەی باشە ئەو دەرکەوتەکانە خێتە کوێوە ئەو هەموو خوێیە کەیتە کوێوە کێت ناو خاکەوە ئەمە هەرچی سیستەمی کۆی سیستەمی ژینگەی هەیە لە ناو خاکە ئەیکوژێت ئێمە لە بیرمان نەچێ لە 160 بوونەوەرەکانی سەرزەوی لەژێر خاکە ئەژین
کە ئەوەی خاک بە پیتەکەن کەواتە تۆ لێرە خاک تێکە دەیت ئەمە جگە لە کۆستەکەی بۆیە پێم وایە ئەمڕۆ عێراق هەڵبەتە من شتم زۆر هەبوو بەڕاستی کاتم نەبوو بڵێم بۆیە عێراق باشترین شتەوەیە بگەڕێتەوە جگە لە سەرچاوەکانی ئاوی کوردستان بگەڕێتەوە بۆ حیوار لەگەڵ تورکیا بە تایبەتی ئەڵێم تورکیا بۆ چونکە یاسای ساڵی 1990 یەنەوەتەوە یەکگرتووەکان کە باسی مشکلەکە ئەوەیە تورکیا ئەم ڕێکەوتنامی ئیمزا نەکردووە بۆیە عێراق ئێستا ئەمەی بەدەستەوەی ئەتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئێرانیش نەیکردووە بەڵام مەبەستمەوەیە زۆربەی زۆری ئاوەکان لە تورکیاوە ڕاست لە ئێرانیشەوە بەڵام بەشێکی لەوەیە بۆیە عێراق ئەبێ بگەڕێتەوە سەر ئەمە ئەگەر هەر ڕێکەوتنیەکی نێودەوڵەتی یان هەرێمایەتی هەبێت و پرۆژەیەکیش هەیە من شت زۆرە بەڵام پرۆژەی کە پێڵێن پرۆژەی هیند ئاوی شین کەمە چەند ساڵێکە ئیشەکەن بەڵام هیچ نەگەیشت هیچ نەتیجەیەک ئەمە خاڵێک خاڵی دووەم ئەوەیە ئێمە گرفتێکمان هەیە تا ئێستا سەکۆی نێودەوڵەتی حکومی بۆ گۆڕانکاری کەشوهەوا ئەڵێ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی حوزی دەریای سپی ناوەڕاست لە 40 ساڵی داهاتووە لە تا 2050 لە ساعت 40 بۆ 60 بارانی کەم ئەکات ئەمە داتایەکی زانستیە و ئەنسیتی ماساچوتس ئەمەی سەلماندووە کەواتە ئێمە چی بکەین ئێمە تەنها پرسیارەکە لەوە نییە ئایا بەنداوەکان بەربینەوە یان بەر نەدەینەوە ئێمە ڕێگاچاری تر هەیە بۆ ئەوەی نییە تۆ چارەسەری ئەو بکەیت بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیشان نییە هیچ تەشریعاتێکی تازە نییە پەیوەندی بە گۆڕانکاری کەشوهەواوە هەبێت ئەو یاسایی کە هەمانە لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە ساڵی 2008 و 2009 تا ئێستا تازە نەکراونەتەوە نوێ نەکراونەتەوە کەواتە یەکەم پێویستمان بە تەشریعاتی تازە هەیە پەیوەست بە گۆڕانکاری کەشوهەواوە دووەم ئێمە ئەبێ ئیدارەدانێکی باشمان هەبێ بۆ سیستەمی خۆراک لە بیرمان نەچێت با نمونەیەکی زۆر بچووکتان بۆ بێنمەوە 1 کیلۆ گۆشت بۆ ئەوەی بەرهەمی بێن و لەسەر خوانی ناخواردن داینیت پێویستی بە 15,000 لیتر ئاو هەیە ئایا ئەمە با پرسیار لە خۆمان بکەین لە کوردستان و لە شارەکانی هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان و شارباژێر ڕۆژانە چەندێ خواردن بە فیڕۆ یعنی 1 کیلۆ گۆشت یەک تەنکەر ئاوێت تەنکەرێکی 15,000 کیلۆ گۆشت معدل باسی معدلەکەم کاڵێم معدل ڕێژەی گشتی هەمومان تێ ئەگەین پێویستی بە 15,000 لیتر ئاو هەیە بۆی کیلۆیە گۆشت تۆ بە ئامادەکراوی بێتە بەردەستی تۆ کەواتە تۆ لێرە ئەبێ ئیدارەدان تەنها لە ئاوەکەیان نییە ئێمە دووجار ئاومان هەیە ئاوێکمان هەیە ئەمە بینراوە لەم پەرداخەیە ئاوێکی ترمان هەیە پێڵێن ئاوی نەبینراو بە ئەنگلیزی پێڵێن ڤرچوال وۆتر ئەو نانەیە کە لە بەردەستمانە بەڵام ئاوەکە نابینم کەواتە ئێمە ئەبێ ئیدارەدان بێ یەک جلیکانە ئاو لەسەر حکوومەت نزیکی نرخی یەک جلیکانە نەوت نابێتەوە یەک جلیکان نا بەڵام ئێستا ئەمڕۆ داتایەک هەیە ئەڵێ 1 لیتر ئاو 1 لیتر ئاو کە بەرهەمی هێنیت لە 50 سنتەوە تا 2 دۆلاری تێ ئەچێت 1 لیتر ئاو کەواتە لێرەیە ئەبێ لە جیاتی وەبەرهێنان کۆستی ئەو هەموو فەرمانبەرەی وەزارەتی ئاو حساب بکە و ئیدارەدانی و پاکردنەوەی و کلۆرێشن و بەدڵنیاییەوە من ڕێک باسی ئەو ڕێژەیەکەم بەڵام شتێکی تر هەیە لێرە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەنەی چاومان لەسەر وەبەرهێنانە لە گاز و لە گازی سروشتی و لە نەوتە چاومان لە ئاو نییە لە کاتێکە یەک بەرهێنانی 1 بەرمیل نەوت پێویستی بە 3 تا 5 بەرمیل ئاوە کەواتە ئێمە چیمان کرد با لە ئێستەوە بیر بکەینەوە و بەرهێنان 1 بەرمیل نەوت ئەبێ 5 بەرمیل ئاو بکەیتەوە خاکەوە لە نێوان 3 تا 5 بەرمیل ئاوی پێویستە بۆ ئەوەی تۆ ئەو بەرمیلە دەربێنی کەواتە ئێمە با چاومان لەو بەرهێنان بێ لە ئاوە ئەم بەرهێنانە زۆر جار لەوانەیە باس بکەین چۆن بۆ نمونە بۆ مەبەستی پیشەسازی و بۆ مەبەستی ئاودێری ئەتوانین ئەو ئاوەی کە بەکار هاتووە دیسانەوە بەکاری بێنین نەک بۆ خواردنەوە بەڵام بۆ مەبەستی پیشەسازی کەواتە لێرە ئێمە ئاوە سازگارەکەمان دقیقا ئەی حسابی ئەوتان کردو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن 300,000 بەرمیل نەوت دەربهێنێ 300,000 بەرمیلی نەوت ئەوەش شتە بەستێتەوە بە بەنداوەکان باڵن بەنداوی دوکان کاوە بەردەدەینەوە نەوتی کەرکووکیش پێویستێتی بەڵە ئەمەیەکێکە لەو گرفتانەی کەوا ئێمە باسی لێ ناکەین ئێمە تەنها ئەوە چەنی ئاو بەربینەوە چەنی ئاو دەستخۆشوەڵایەمەوە ئەو نمونانەت زۆر سەرنجڕاکێش بوون بەڵێ خاتونی بەڕێز فەرموو
سەرەتا سڵاو لە کاکڕەنج و پرۆفسۆرانی بەڕێز دەکەم هەموو باسیویان کرد کە لە ئایندە کو ئاوەکەی ڕکەین و ئەو شتانە بەڵام وەکو دکتۆر کە باسی کرەمە 40 ساڵە لە وشکە ساڵیدان ئەمە دەمێ باز لە ئێستا بکەین کە گوتیانە ئاوی لە دەستمانە حتا مانجی 11 دەبی بەکاربینن باش هیچ پلان و پرۆژەکمان هەیە لەوەی هەتا مانجی 11 و ئای بەجوانی بەکاربینن نمونە هەندێک لە گەڕەکان ئاویان زۆر بەجوانی هەیە و دەتوان بەکاربین ئەوانی تکان پێ ئاو دەمێت مەسەڵەن ماڵی مەیەکە کە لەوانە يعني دەتانن لەمە ناعەدالەتی هەیە لە دابشکردنیش طبعا بەڵێ هاوش بۆ بۆی ئەوەیە کە هە سیستم ئاو ئاوڕۆکەمان تاوا نییە و کە ئەو ئاوایی دەکەنەوە گو بە شێوک دەکەنەوە مەسەن دەتوانین ئەمە سوود لە سیستەمی زیرەک وەرگین بۆ نمونە سیستم ئایۆتی کە ئەو ئاوانە دەکرێنەوە ئاوکان بەلاشنەوە و ئەو پاکی کەینەوە هەم ڕێستۆرانتەکان ینی باوەڕم پێ بکە 10 ساڵە لەم بەرنمەیە هاوارەکەین کە بگشتێن ڕێ ڕێستۆرانتەکان بەلەوعە نەمێنێت یعنی سیستمی زیرەک بەکار بێ وەکوی کە هەندێکیان ئێستا وەکو شتی لەکچەری دەستدانیت یان کە بوو گەڕەکەکانیش ئاوەکان دەکرێتەوە دیار بلوچ گەڕەکە چاوک دەکرێتەوە نەک هەندێک هەبی ئەوان بێ ئاو دەمنێنەوە ئەوانیتکانی زۆر بێحتاج بتان ئاوی خولو خۆیان بەکاربینن ڕاستەکەی بەڵێ هەرچەندە تۆ بەڕێوەبەری دابشکردنی ئاوەنێرین بەڵێ تۆ ئاوەنێریت بەڵێ دوای ئەم جوابی بەرەوە دەستخۆشی بەرنامەکە لێ دەگەم کاگرانت دەمەوێت بە قسەچی مامۆستا کۆچەر دەست پێکەم کە گوتی شاری هەولێر و سلێمانی ڕەنگە تووشی کەم ئاوی و ئاوی خواردنەوە نەبن من پێم وایە پێچەوانەیە ئێستا شاری هەولێر زۆر ینی زۆربەی گەڕەکیان دەبینی ئەمە کێشەی ئاوی خواردنەوەمانەیە بەهۆی نزمبوونەوەی ئاستی گراوند وۆتەر ئەگەر ئەتو 20 ساڵ پێش ئێستا بیرێک لە 100 متر ئاوت لێ دەرکردی ئێستا لەوانەیە لە 300-400 متر ئاوی لێ دەردەکەی ئەتو ئەگەر بۆ بڕە بارانێکە ساڵانە هاتە بتەوێ ڕیچارجی گراوند وۆتەرم لە بۆ بکەی لەوانەیە ئەمن 30 ساڵم پێویست بی ئەگە ئەو بارانی ئەوڕۆ دەباریتن هەتا بتە ڕیچارجی گراوند وۆتەر بکە یەک شت ئێمە پێویستە ئەمە ئەندازیارین پێویستە ئەو بارانێکە لە زستان لە بۆمان دێک کە هەمووی دەبتەڕان ئۆف و سوودی لێ نابینین ئەمە چی بکەن ئارتیفیشال ڕیچارج دروستکەین ئارتیفیشال ڕیچارجە ئەو ئاوە کە دەبتەڕانۆف چەند پوینتێک دیاری بکەین ئاو بستەوە ژێر خاک لەبەرەوەی تو بە کاتێکی کەمتر ئەو ئاوە دەگەڕێنی و ڕیچارج دکتۆر باسی ئەوەی کرد کە ئەمە ئاوینەوەی داهاتوومان بەکارینە ئێمە نەک بەکارمانینە ئەسڵەن خلاصمان کردیە ئەمە داتامان لەلای ئەو ئاوەی کە ئێستا بەکاردێ سامپڵی بیرەکانمان وەرگرتیە عمری 40 ساڵە عمری زیاتر لە 50 ساڵە ینی ئەمە ئێستاشی خۆمان خواردوێتەوە بەکارمانە ناو چینەتە سەری ئایندا ئێستا پێویستە حکوومەت ینی بیر لەوە بکاتەوە ینی ئاو لە بۆنەوەی داهاتوو ئامادە بکە لە ئێستاوە کە بەڕاستی زۆر گرنگە چونکە کێشەی ما ئەگەر شاری هەولێر بەڵکو ئەوە بەکەڵکیان بێکە بۆ دەرێنانی نەوتێکینەوە ژێرزەوی ئێمە هەر باسی نەوت دەکەین بەڵام کێشەکەمان ئاوە ئەمە ئەڵم ئاو دەبێ بکەینەوە ژێرزەوی بۆ هەر بەرمیلێ 4 بەرمیل بکەینەوە ژێرزەوی ئێستا جا لێرە مۆنیتەرینیش نییە ناشزانم ئەکریان ناکرێ بە تەواوی یعنی خواب بکە لە ئایندا تووشی داتەپینی زەوی نەبێن لۆیە گرنگترین شت ئێستا ئەوەیە مە چ بکەین ئەو ئاوێکە لە زستان دەبتەڕان ئۆف و هیچ سوودی لێ نابینین ینی ئەوە بکەین کە ئەو ئاوە فەوری بستەوە ڕیچارجی گراوند فەرمو کاکەگیان کامتان قساکە من پشتیوان مامۆستا لە زانکۆی سەلاحەدین بەش سەرچاوەکانی ئەو وەکو دکتۆر باسی کرد من بە تەواوی پاڵپشتیەوە دەکەم کە دروستکردنی ئەو پۆندانە بۆ شێوازە تەقلیدی بە تەواوی بە فیرۆدانی سامانی گشتیە بە دوو سەبەب یەکەمیان من بەخۆم بەشداریم لە دیزایانی چەندانەیەکیان کردووە بەڵام وەکو نەتیجە کە دەبینم زۆربیان پاشماوە چکەم پڕ دەبنەوە بە قوڕولیتە و سدەمنت من دراسەم کردووە جۆرێکی تری دیزاین هەیە دەتوانین بە کولفەی لە 120 ئەوەی کە ئێستا تەنفیز دەکرێت لە هەموو گوندەکان جێبەجێ بکەین یعنی بە کاتەکی زۆر کەمتر بە ستافەکی زۆر کەمتر لە هەموو گوندەکان و یەک دیزاین لە بۆ هەموو گوندەکان دەگونجێ تەنها ئەوەیە شوێنی دروستکردنەکەی دەکرێت بەش مهندسێکی پۆند بەڵێ دەکرێت یەک دیزاین لە بۆ هەموو کوردستان جێبەجێ بکرێت تەنها حەجمی پۆندەکە لەگەڵ شوێنەکەی بگۆڕدرێ ینی بە ژێری دەکرێت لە بۆ هەموو گوندەکان جێبەجێ بکرێەوە بە کولفەی لە 120 پۆلیمەرات ژێرەکی بگری یا زۆرێکی دیزاینە کە پێویستی بە پرێزنتێشنە دەکرێت ئەمن و دکتۆرا بڵێ مەسەڵەن لە بۆ دایرێ بەنداوەکان مەسەڵەن پێشنیاریان پێشکەش کردووە بە لایەنە پەیوەنددارەکان تا ئێستا بەڵام دیراسەم کردووە بە گوێرەی ئەوەی کە پێشتر کراوە ئەوە کاکۆچەر لێرێ دواتری وادارم هەندێک شتی بۆ بنێریت تۆزێکی تر ئیمەیل و ئەدرەسی یەکتر بگۆڕنەوە
دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم کاکرانج حەزم لێ هەندێک زانیاری وردم سەبارەت بە ئاوی ژێرزەوی هەولێر چونکە ماستەرەکەم لەسەر ئاوی شێرزەوی هەولێر بووە ئەو داتای وەرم کرد داتای 18 ساڵ بوو 2023 و 2021 نزیکەی 49 متر پوینت شتێک ئەو دابەزیە ئەمە بەرنامەی پرۆسسینگ مۆتلۆن بەکارهێنا لۆ 2039 داخوا چەند ساڵە 50 متر دابەزی و نزیکی 50 18 ساڵ 2023 و 2021 برنامجكم بكارينا بروسيسنج مودفلو يعني بيتغلي دهاتو تسيليا ديت او داتاي كهت داخليه كي لو صالاني دهاتو باردوخي او كتيليا ديت لو 2039 نزيكي تسلودو متريكا دا ابازي تسلودو متريكا دا ابازيت بلام هندك شت هي يعني كاريجري هستا كم هو كاركان هموي اداره بي چونکە ئەو شوێنەیە منیشم لەسەر کرد دەبوو بە پێی فرات سنتەر کە توێژینەوەی کردی ئەو منطقە پێویستە 225 وێڵی تێدابی 225 وێڵ کەچی 2554 وێڵی لێدرا بیر وێڵ ینی بیر خۆی دەبی 225 وێڵی تێدابی 2554 وێڵی تێدایە یعنی ئەوانە ئەبیتە هەمووی کاریگەریان ئەوەندە لێدراوە ئاجا خۆت ڕێژەکە توانی دەرینی ئاسانە بس حوزي هولير حوزة شيء زور بنرخة أو نية بريتو تشاشد لو دروس كات شو كقول تقريبا 100 متر إيسا تقريبا لو أنا عندك شوين أجر بيرك ورقري لو أنا 200 متر 150 متر دا بزيبي يعني 8 متر دا بزيبي ما نيوانية ما أوي جرزوي ما نما شو كقول 100 متر بس أكري لما ودوا أتو باشتري إدارة يبدأ بلاني كم ورقنا دا يصير كذا بزي أو حتى عندك زانياريون آخر بس كاكاوريلا ب 20000 سال برنابته 20000 سال پریش نبیتەوە کێشەی نییە هەولێر چونکە قوڵەکەی 800 مترە ئاوی باش تێدایە بەس وە بکەی زیاتر دانەبەزی ئێستا 50 تا 20 ساڵی تر وتە چێتە 92 خۆی 49 دابەزیە لە 2021 لۆ 2049 متر وتە لە ئایندەشا کەش تقریبا 42 کابیتە کاتە 8 مترێک دابەزی ئەڤەریج ئەڤەرێج 8 متر بەس مانایوە نییە ئەمە لە پانتایی چەندە لە مەساحەی چەندە کە پرانسە بەیسن كبرانسا بيسن بشتشي بيسني هوليرة حوزي هوليرة بس وبزانة تو لو همو هوليرة كي يعني وكو زمكوان جا من أقري يك جملة هر أو تأييدا بويو إما كأوي زي جورا من هبي يشي بلا تير أوكان يشي بلا الربارة بر أوكان هناني أوي زي جورا نا منطقة شاخاوية نا بربستي زوري وابزانم أقر با عمودي با آسوي حسابي كيلوانية 35 كيلومتر كم تربيه تو بو ئاو لە زەی گەورەوە ناهێنی بۆ ناو هەولێر ئێستا خەریکن ئەزانەوە خەریکم بەس ئەوە بواە لە نەوەتەکانە وەجبەی یەکەمیان بێن هێشتا درەنگ نییە هێشتا ئەو هەوڵانە زۆر گرنگە و شایانی تەقدیرە یعنی تاوانە تۆ کاتی ئاوی ژێرزەوی دابەزی بچی بیر قوڵکەی کە بەدی لێ هەبێ فەرموو برای ئازیزم سلااو لێبێت لە کەشێکی فێنکس لاوکە گەرم لێ دەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم چەند پرسیارەکەمی بۆ میوانە بەڕێزەکانت پرسیاری یەکەم لە دکتۆر عەبدوڵڵای دەکەم وەک ئاماژەت پێدا زێی گەورە مینیمەم ئاوی هەیە هەنێگەر هەرچەند وشکە ساڵی بی باران کەمبی ئاوی خۆی هەر هەیە فاکتەرەکان و هۆکارەکان چین کە تا ئێستا هیچ بەنداوە یان پرۆژەشی گەوری لێ دروست نەکرێت بتوانرێت لە میلەتی خۆمان ئیسفادەی لێ بکەن پرسیاری دووەمم لە دکتۆر کۆچەر باسی بەنداوی دوکانت کرد ڕێژەکەی 145 لۆ 55 ڕێژەی بەکارهێنانی و ڕێژەی سوودمەندی 100 چەندە یعنی توانراوە لەو ڕێژەکەمەی کە لە سنووری هەرێمی کوردستانە 100 چەند ئەمە ئیسفادەی لێ بکەین و 100 چەند گلی بدەینەوە ئاوەکەم باسی کردەوە وتی کەمترینی خۆمان وەکو کوردستان سوودی لێبینین زۆرترینی بۆ دەرەوەی کوردستان فاکتەرەکانی چین لۆ هۆکارەکەمە بخاتە ڕوو زۆر سپاس بینەرانی بەڕێز ئێمە میوانەکانم وەڵامی پرسیارەکانیانەوە لێرە بەجێتانێڵم لە سۆشیال میدیا و یوتیوبی ڕوودا و بەردەوامە بم لەگەڵتان بەڵام لە هەمووی گرنگتر لە بەرنامەکەدا باسیەوە کراکە کوردستان سەرڕای گەرمبوونی زەوی سەرڕای مەترسیەکان لەسەر زۆربەی پانتایە جوگرافیەکانی سەرگۆی زەوی بەڵام کوردستان خۆشبەختانە زۆنی مەترسی نیە ئەگەر ئیدارەکەمان ڕێک و پێکتر و باشتر بکەین لە بەکارهێنەرێکی ئاسایی ماڵانەوە هەتاوەکو سیاسەتی گشتی وڵاتەکە و بۆ پەرلەمانتارە بەڕێزەکانیش لە عێراق بەڕاستی
قسێکی گرنگ کراویشەوەیە هەر باسی قانونی نەوت و غازەکرێ بەڵام یاسای ئاو دیسان کەمتر گرنگ نییە ئەگەر زیاتر گرنگ نەبێ لە سۆشیال میدیا بەردەوام بم لەگەڵتان گرنگەوەیە خەڵکی کوردستان سپۆڕ و ئەکادیمیەکان پێیان وتین بەڕاستی ئێمە مەترسی ئاومان نییە مەترسیمان ئەگەر لەسەر بێت بەهۆی باش ئیدارەدانی ئاوەیە کاتێکی خۆش لەگەڵتان بەردەوام